بەڕێزان سڵاوتان لەبێ دیارە پارێزگای ئامەد پارێزگایەکی زۆر جوان و سەرنجڕاکێشە پارێزگایەکی زۆر مێژوویە. ئەم شوێنە جوانەی ئەیبینن ئەمە کاروانسەرای ئامەدە کە وەکو کافەیەکیش وەکو شوێنێکی پشودان خەڵک دێت لێرە دانیشێت و سەردانی ئێراکە. لێرە ئەمەوێ پرۆگرامێکی گرنگتان پێشکەش بکەم سەبارەت بە چۆنێتی دروستکردنی پەیوەندی و ڕایەڵێکی پتە و لە نێوان هەرێمی کوردستان و ئامەددا، چونکە ئامەد شارێکە جگە لە مێژوویەکەی جگە لە گرنگیەکەی جگە لە ڕۆڵە سنترال و مرکزیەکەی ڕۆڵێکی گرنگیشی هەیە لە پیشەسازیدا. لاتان سیر نەبێ ئەگەر بڵێم بەشێکی زۆری براندە جیهانیەکان بە دەست و پەنجەی کچ و کوڕی کورد لە ئامەد دەدورێ و دروست دەکرێ بە پەموولۆکەی ئامەد دروست دەکرێ و دەزوو دروست دەکرێ و دواتر دەچنرێ و دەچێتە کارخانە و دەچێتە وڵاتانی ئەوروپا. لە هەموو بوارێکی ژیاندا ئامەد دەستڕەنگینە و دەستێکی باڵای هەیە. زۆر گرنگە پەیوەندیەکی پتەوی بازرگانی ژیاری زیاتر لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و گەرمیان و ئامەددا دروست بکرێت، چونکە بەداخەوە بەشێکی بەهۆی نەزانی بەشێکی بەهۆی سستی میدیای کوردیەوە خەڵکێکی زۆر دەچێت لە شارە دوورە دەستەکان شتومەک دەکڕێت لە کاتێکە ئەمانە بەرهەمی ئامەدن، ئەمانە بەرهەمی وانن، ئەمانە بەرهەمی بەشێکی مێردینن، بەرهەمی باتمانن. چۆن ئەم پەیوەندیە دروست بکرێت؟ دیارە میوانە بەڕێزەکانم بەڕێز کاک محەممەد کایە لێرە میوان مەسەرۆکی ژووری بازرگانی ئامەدا، کاک شێخ مستەفا سەرۆکی هاوردەکاران و ناردنکارانی سلێمانیە هەرێمی کوردستانە ببورن لە سلێمانیەوە هاتووە، هەروەها کاکە ئەنگین سەرۆکی بۆرسەی ئامەدا، هەروەها کاکە سەردار زێرنگەرێکی ناسراوی ئامەدا. بەخێراتن سەر چاوەکانم. بەری هەر شتێکی بەڕێز سەرۆکی ژووری بازرگانی ئامەدە دەخوازم بێژم ئەز خودێ شەرم دەکەم نەکارم زازاکی باخڤم زار و زمانên 5 ملیۆن خوشک و برایەت من ئەز نەزانم و نەکارم دگەل تە زازاکی باخڤم. بەری هەر شتێکی بە تە و بە خوشک و برایەت زازاکیە خۆ دەبێژم ئەم شەرم دەکەم، خودێ من شەرم دەکەم و حەقە ئەگەر بێژم حەمیا نزانین حەمیا شەرم لە هەفدی بکەین ئەگەر نکارین بە زارێت خۆ باخڤین من ببوورینە. من gelek خۆشحاڵم تە ئیرۆ دگەلمە پشکداری دەخوازم بزانم تە چوویە هەرێمێک کوردستانێت چەند جاران چووی و تە چ دیت ڕۆڵێ تە چییە ji بۆ çêkirina têkeliyekî zêdetir li navbera şaranên wan şarên herêma Kurdistan digel Amedê. Em zî zon dayê min zazakî ye, zazakî tikê qalke bedî zê kurmancî tab baş nizanim ama ez zanim bêjim bi xêr hatin serçava hatin Amedê. Te çi dibêjiye wan kirmancên ke te nexwazî zarê wan jî baxivî bipeyivî xwe bielimînî? Tabii bu biraz kurs بێگومان ئەمە لە ڕێی خولی فێربوونەوە دەکرێت. هەندێک زەحمەتە و پێویستی بە فێربوونە. پشت بەخوا دەڕۆمە خول و لە بەرنامەی داهاتوودا بەیەکەوە بە زمانی کوردی گفتوگۆ دەکەین. من بەردەوام هاتوچۆی کوردستان دەکەم، جا نەکردنی هاتوچۆ. ئێمە لەگەڵ سەرۆکی ژوورە بازرگانیەکانی هەولێر دهۆک و سلێمانی ڕێککەوتنی هاواهەنگیمان هەیە. هەروەها یەکەمین ژووری بازرگانین کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێککەوتنی واژۆ کردبێت. بە تایبەتی یەکێک لە ئامانجە گرنگەکانی ئێمە ئەوەیە پەیوەندی ئابوووریەکانمان و هاواهەنگی پێشانگەکان بگاتە لووتکە. جیهانیش هەر بەم شێوەیە پێش دەکەوێت. dostane,
ئەگەر تۆ لەگەڵ دراوسێکەت بازرگانی بکەیت دەتوانیت کاڵا بە جیهان بفرۆشیت. بۆیە سەرەتا دەبێت لەگەڵ دراوسێکەت بازرگانی بکەیت. ئەوەی تۆ بەرهەمی دەهێنیت دراوسێکەت دەیکڕێت، ئەوەیش دراوسێکەت بەرهەمی دەهێنێت تۆ دەیکڕیت. ئەمە دەبێت ئەوەی گەشەپێدانی هەردوو لە ئێمە بۆ ئەمە بەستە دەست بە هاوانگیەکانمان دەکەین و درێژەیش بەمە دەدەین. ئێمە مانگێک لەمەوە بەر هەڵبژاردنمان کرد و بۆ 4 ساڵی دیکەیش هەڵبژێردرایەوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەلای کەمەوە 20 جار چوومەتە کوردستان و گەڕاومەتەوە. بەلای کەمەوە 7 جار چوومەتە سلێمانی و گەڕاومەتەوە. پشت بەخوا لە 4 ساڵی داهاتوودا زۆر زیاتر هاتوو چۆمان دەبێت. ئێمە دەڕۆینە ئەوێ هەروەها لێرەوە پێشوازی لەوە بەرهێن و پیشەساز و بازرگانانی ئەوەیش دەکەین. چ دەبێژیە چی ئەڵەی بە دەوڵەمەندی ئامەد هەتا هەندێک لە ئەوان ماشەڵڵا بۆ من وەرگێڕان دەکا لەبەرەوە ئاگام لێ بۆ ئەیبینم دەنگەکەمی پێ نەگەیشت. جارێکی تر ئەڵێم چی ئەڵەی بە دەوڵەمەندەکانی ئامەد هەتاوەکو لە سلێمانی لە هەولێر دهۆک بەرهەمی خۆ بنێرنە ئەوێ لەوێوە شت بهێنن یان لەوێ کارگەکانی خۆیان بکەنەوە کارگەهێت خۆ لەوێ دەرێ vەکەن. Artık dünyada ticaret görüldü. لە جیهاندا شێوازێکی وهای بازرگانی دەبینرێت کە ئەویش هاوکێشەیەکە باس لەوە دەکات. ئەگەر تۆ نەتوانیت کاڵا و بەرهەم بە دراوسێکت بفرۆشیت ناتوانیت لەسەر پێڕاوەستیت. بازرگان ئەمە دەزانێت، پیشەساز دەیزانێت. بۆیە کوردستان بۆ بەرهێنەری دیاربەکر جا هەولێر بێتیان سلێمانی یەکێکە لەو بازاڕە گرنگانەی بەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێتەوە. ئێمە بە هەمان زمان قسە دەکەین و خاوەن هەمان ڕەوشی بازرگانی، بۆیە زۆر بە ئاسانی لە یەکدی دەگەین. تەنیا دیاربەکری نییە کە دێتە ئێرە و دواتریش بەغدا و بەسرا. دەتوانێت لە ڕێی هاوبەشیکردن لەگەڵ کوردەکانیەوێ زۆر بە ئاسانی کاڵاکانی خۆی بە ئەوەیش بفرۆشێت. من کاتێک لە سلێمانی گەڕام دووسێ شوێنی زۆر گرنگم بینی. یەکێکیان ناوەندێکی لۆجستی بوو کە ژووری پیشەسازی و بازرگانی دروستی کردووە. ئەو ناوەندە بۆ دیاربەکر زۆر گرنگە و بە تایبەتیش بۆ فرۆشتنی کاڵا بە بەغدا ناوەندێکی زۆر گرنگ و لەبارە. هەروەها شوێنێکی گرنگیان بۆ پێشانگە هەیە. ئێمەش کۆمپانیای کردنەوەی پێشانگەمان هەیە. ئەوان دەتوان بە هاوبەشی لە سلێمانی پێشانگە بکەنەوە. دەکرێت نەک هەر بەرهەم و کاڵای دیاربەکر بەڵکو بەرهەمەکانی تورکیا بە گشتی لەوێ نمایش بکەین. سلێمانی شارێکی جوانە. ئەو تەلارسازیە ئاسۆییەی هەیەی تا بڵێ جوانە. چینی خوێندەوار و ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن یەخەسپیەکان لە ئەندازیارەوە تاوکو بەڕێوەبەری کۆمپانیایش دەتوان بە ئاسوودەیی لەو شارە بژین. چ کولتوری خواردن، چ نزیکایەتی کۆمەڵایەتی. ئەوێ لە دیاربەکر نزیکە. هەر بۆیە ئێمە لە هەر گەشتێکماندا بۆ ئەوێ بۆ بەرهێنەران و بازرگانانمان لەگەڵ خۆمان دەبینە سلێمانی. زۆربەی جار ئێمە بە یاوەری شاندێکی 100 بۆ 200 کەسی دەین. دەمانەوێت بیان ناسێنین چونکە بەو ناساندنە پەیوەندیەکانی کارکردن زیاتر فراوانتر دەبن. بازرگانان ژیرن و وەکو دەوڵەتەکان نین. دەوڵەتەکان زیاتر شەڕ دەکەن و لە ڕووی سیاسیەوە ناکۆکن. بەڵام بازرگان بەهۆی ئەوەی کاڵا بە یەکتی دەفرۆشن زۆر بە ئاسوودەیی لەگەڵ یەکتی ڕێک دەکەون. بەداخەوە ئێستا گەورەترین بربەست لە بەردەم بازرگاندا گرفتە سیاسیەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر بازرگانیەکەی ئێمەش. ئێمە لە تورکیایشتا کا لەسەر ئەمە دەکەین و دەمانەوێت نەیهێڵین. زۆر باشە کاکە محەممەد بینەرانی بەڕێزدارە من سەردانی چەند کارگێکم کردووە لە ئامەد حەز دەکەم بە یەکەوە بچینە ئەوێ یا ئێوەش بیبینن پاشان دەگەڕێمەوە لەگەڵ میوانە بەڕێزەکانم و ئەمەوێ بشپرسم کاک شێخ مستەفا لە هاوردە و
سەرۆکی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان دیارە لە سلێمانیەوە تەشریفی هێناوە بۆ بەرنامەکەم بۆ ئامەد بزانم ئەویش پەیامی چییە بۆ سەرۆکی بۆرسا بۆ سەرۆکی ژووری بازرگانی بۆ بازرگانانی ئامەد با بچینەوێ و دەگەڕێینەوە فەرموون. چاوانن باشن حاڵەتە چاوە خەڵکی کێ دەرێک خەڵکی کێ دەرێک چاوایی لەبێرە کار دەکەی گەلێک باشە دەستێوە خۆش بە ناوێتە چنە عومەر کاک عومەر چاوایی باشی گەلێک مەمنۆن هون باشن گەلێک سپاس گەلێک سپاس بینەرانی بەڕێز دیارە ئەمە کارگەیەکی زۆر گەورەیە لە ئامەد هاتوومەتە کارگەکە ئەمەوێ لە ئامەد سەدان کارگەی جۆراوجۆری هەموو شتێک هەیە ئەمەوێ ئەو پەیوەندی و ڕاڵەپتەوە دروست بێ لە نێوان ئامەد لە نێوان مێردین وان باتمان هەموو شوێنەکان لەگەڵ سلێمانی و هەولێر و دهۆک سلام علیکم کاک محەممەد چۆنی باشی گەلک خۆشحاڵ بووم من تەدید لە ناو کارگێت باشی هەمیا باشن چاوایی باشی تا کوردی تزانی ئەو نزانە کوردی کارێوی چییە لەبێرە sorumlu müdürüyüm öğretmeyi. Yani teknikine? Evet teknikiye. Teknikine. Taçavayı başı. Tahatiye Süleymani. Dar kağıtın Süleymaniye. Hem beni hevleri. Hem beni duhuki. Abdüvanlara iş dikin hem fazın kalki Süleymaniye. Berim fazlıkame teysam mevzine. Şuma da bejiye min, şuma na bejiye halkiyet Süleymani. Kameraya rudav libereye. Fermu, çi da bejiye halki Süleymani? Bu xo bejavan. Fermu. Evet. أنا هوديري كاتب فوارا هوديري قالك يشارك الكيس سليماني مبوانا يشتكي كان حسن حتى أنا حب هزار حب ونس دايره هنا هم بفاضل وامين فاضلافو راجيه مدينة نبضين هم بفاضل بوانا يشتكي یک جار هاتی با سليماني یک جار هاتی با سليماني یک جار هاتی سليماني چوا بو چون بو قالك خوش بو چیزی بیرات ما چیزی بوده گلک دلگیر بود. مملکتی پر کنه. یکی خوش بود. که فهم زیرات خوش. بابه تجهیزاتیه هاتی که محمد سلیمانی. از نهاد سلیمانی از نهاد قولی از نهاد سلیمان. امروز تجارت کردن فواره. اما از 12 دولت داره اخراجات که بنا بالان دا قولی جیه سلیمانیه دو حقوقه. ام قلی ولی دعوتی ولی کم خاطر میبانه می ben naz bükün, hem Fazımara iş bükün, yani hem Almanlara iş bükün, İngilizlere iş bükün, Türkiye ara bükün, hem Fazım bükeli yakura bükün. Berhemet ve desete çen velatar. 12 devlet hem bükünün ana. Avrupacı? Beli Avrupacı. İngiltere hem otel kadan, da Almanya hem inşaat çetkin, da Fransa hem bina çetkin. Sıdakan kare. Ana Marriott otel çetkin. Daxwazım hendek çişbeji jember kargiyet ve imkaniyet ve چی چه دکن چوا چه دکن امان البته متفاقا چه دکن ام دریا چه دکن یعنی در اندره پروژه دا ایجاد دا چه به ورکاکم ای ثابت ناویادا متفاقه ناویادا ام بیجن بانیو هی درگاه هی سپرگلق هی یعنی koltuk hariç اندره خانی دا چه به میشه کنم اوتل چه دکن هر تشتک لازم به و چه دکن talebe yurdu içerisinde oteli talebe ziyaret. Uzun bir nizam baş. Otelin gözüne kadar kalktı. زبون طلبة أم دبيجين بشينا وخوي وان جهة كطلبة اللي ودر دراسة مانا شدكن هم قصة خانة شدكن كواليتي توت شوا كواليتي اشتكان تان شونا كواليتي
Kualite tahtaya dua, çişte dua çava. Medefe ya birinci kalite medefeye bedeli Türkiye bandında üretmiştim ama makinemi malzememi parayı kullanmak için Avrupa birinci sınıfı. Bedeli ikinci sınıf amele şey ne yapıyor yani. Buan tahtaya amade hena ya dar leverenina. Na darlı vertine Jiberya'yı takdal vertine nemizler La vazgeçti. vertena. Evet. Evvel Avrupa'ya de yani Ya oraya Avrupa işte yani Türkiye çetreci yani. Türkiye kijan mantıqa. Kastamonu içeydi be. La Artvin içeydi be. La Antalya içeydi be. Yani ve dikametine, darzeletine, Jiberya'yı صدي çane tahtaya dua tahtaya Türkiye ve صدي çane tahtaya Avrupa. Fedise Türkiye'ye. صدي ست Türkiye'ye. مثلا وذكرن جبو حمو كارت خو تختيت بيري بكار بينن Geç Türkiye isteniyor. قش تركيا بله. دستنا كواليتي وي باشا Bele. زمان هيا Bele zaman diye. كاك محمد زمان هيا سيرفيس هيا زمان هيا Servisa meciye. Piştem işkin kadının salki piştiği üretim yani hata mebe. Hata mebe meçe kirbet boyayda taktada sırar gibi hem garantiya ücret. Garantiya meciye. Servisi meciye piştiği bu kadın. Ayarı ve kararın. Derici ayarlat gelin. Mutfakçı ayarlat gelin. Yani bekeysti ben. Başına girdi deriye. لا تسن ولاتين دنيا شوروم هنا Program havlere heye, İngiltere heye, Londra, Gürcistan heye, Tiflis'e, Kıbrıs'e heye, Lefkoşe. Almanya, şu Almanya adı haberde. İnşallah hafta peşeme meğer. بوتشي لدهوغنيا بوتشي لسليمانينيا İnşallah ötebe bira. Jur verin, emevdi naz kır, emevdi nuanzi bira. Hepsi fazla. علاقته وباجنينا دقال Hangi keme, hangi keme. عندك Kavgana كما daha ziyade. سوتشي كينا Hangi keme, hangi wane. واتسنا وانتشيا سوتشيت وانتشيا سوتشيت واتسنا Yani sütçeme hem tüne mezide kavlera istişare kiriye hem pırne tüne cembo uancı nadiye ben asına kiriye ne zaman buna belki fabrika kisa Diyarbakır'a rahmete yani ana meci parayı nizanım. Ben belki mobilya işi la Kayseri'ye, İnegöl'e, Ankara'ya. Aslında Türkiye'de hemen bir sıradı dosyaya yani bir şeyde. لا بقى موصابتين لا Ne dese de hep insan istemez. لا آمده كفابريقا برانيا كارجا زورا Ona en zor. اه Yani Lugora orta Anadolu var en zor elbette. Yani müstahip baş emlikanın peyleri bütün biraz. والله Yani en sıkıntıyı zeden elbette. Malzeme jülte ne şüphedarın lojistik sorunu yani caraya çevirdim. Ama hali hazır başı. دخوازم Lugora çez dalberi daha baş. قال لك باشا كاركرين وروجي كم ساعتان كارد كان Biz 4 saat. باستشار Ne var diye. سي ستاف انا جارة 5 ساعات شغل 8 ساعات gidiyor. 5 saat şغل 5 saat şغل 5 saat şغل الناس لكن يعني قال لك باشا دي قال بتركي داقبي هيك كردي نزانه نه نزانه بس سوتشي كيا تتشا نجبه داری یکی işi vazifeyi بکنم مبدی دارم مبینه دانیم تجي محاولة بكابيتشك كردي باخبة برايمن داره مكتبی داره خورد برسه بس سوتشي تايا كاك محمد عندك نزيل هي ما في ان شاء الله كاركر انت خلقي بيرينا حميا كردي تزانن عمله حميا كردي تزان كاركروا فريوي فريوي تدي قلوان كردي داقبينا بله ري دقل زاروك يا خوجينا نا سقنتي كنا دوردا اي باشا كرتا كردي اي باشا ام دخوازم عندك نمونه دوا ببينين كار دوا وزدانا درجة واتشتين ببينين فرمو بينا راني بالرزبا بتشين هني الشد ببينين كاك محمد باسي واكا لا چندين ولاتي دنيا شو الرومي عن هي بلام حزكا لشاري سليماني شهبت حزكا بيوندي اوان لقل سليماني وهولير ودهوك وهلب جو كفري وكلار وبقشتي زور تربيه فرمو كاك محمد
محمد أمد شيء أم باشطان Evler teknik ofisa me lebederi tasarım merkeziye proje lever çedibin Kerem ki بله ليرة شدبه وان ديزاين وتشدكن van dizayn lever çedibin شوي باشي حالته شوي نابته دايم مروانة مروان أهلا. ايه قالك خوشا دكارم Kerem شو دكيت لفيري از جياز شغلم سر موبيليانو سر ديري تابع خونديا هندسه خونديا انجينيرين اندازياري أنا خونديا از انجينيري ما أرشيكر انجينيرين بكردي دبيجن اندازياري باشا 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 اندازياري دي بيج اندازياري اندازاري قالك باشا ايه شو دكي لفيري از أنا سر ofis geçetkim müdür odasıya paşvi pano hem çizdim. Jbonoya zana teknik çizim açıydım. Teknik çizim kinga çekim az aksesuarat işte güçteki benevisim şunda az düşünün planlamayı. Planlama şunda güçteki reçete çeydik. Vallahi, güçteki Juan. Biraz büyük oluyor. برزان سلاوتان لبێدیارە هەر لە ئامەدی خۆشەویست و شیرین هاتمە کارگەیەک ئەوە کاکسەردارە خاوەنی کارگەیەکی جلوبەرگە لە ئامەد حەزم کرد کارگەکەیتان پێ بناسێنم دەخوازم کارگەیە تا زێدەتر ناز بکەم السيدة بيجون بخيراتنا سرچاوراتنا گەلێک سپاس کاکسەردار ممنون بو جنواتنا و طبعا فيلم ما سجمة سليمان بن سجمة يعني روي سجار وكارن سجارة أبجلو برجع ماله خبكن أم تفازن أب خلقي ما سليماني خلقي ما عراقي بالتواي ورم مدري عوجنا كارن جيدور تاتن أب جليكو لجيدورن أم قلب بتشدكن بتەنێت جلێ بنێ لە vêrê heye جلي بني دواتە کارگەکەی ئەمان زیاتر ئەندەروێرە واتە زیاتر جلوبەرگی ناوەیە جلی ژێرەوەی وەکو لە لای خۆمان ئەڵەن دەچێتە چەند وڵات جلوبەرگەکانتان حالي حاضر فيجا دشا عراقي دريلا سليماني درا اربيلي مەزنوکە وەکالەتی تایبەت وەکالەتی سلێمانیتان نییە هل حاضر تنام بخوازن وكالات الشبه جمنا خلق ما سليماني بارم الشيخ شبه ام بخوازن اوجي ورن بدري ورن بدري جي وخبين بدري جي ما خدش لي شد من ما بێژە خەڵکی سلێمانی تاجرن سلێمانی چ دەبێژی اتفازم خلق ما سليماني بين بدري خلق ما عراقي حمو بين بدري ابتشتكو نحو جي هارن جيدور عمير بدري هنا برا ورن بدري ببينن نوکە وەسا فکر دەکەن لە ئاماد فابریقە نینە نا او وارد بجنما لدر دور ما حمو فابريقنا ام توازن برابين ببينن قالت شي باش بدري هنا جلکە هەنا هەموو تشتە هەنا موادن بینایە هەنا ئیدارە هەنا نا حمو تشت بدري هنا ام توازن نحو جي هارن جيدور ام نزيكي هنا ام توازن بين بدري حمو تشتنا نوکە وان تشتن کە ئەم لە ئیستانبول دەبینین لەبێرێت چێ دەبێ بەشێکی پرانیەوان بله بله ذاتن ابتشتك دار اسطنبول انقره و خدوان ولات دور نحو جي هارن بدري دخوازن ورن بدري ابدر دهانيزه وذاتن وان تشت حمول بيت شدبن ام تشين بدري ینی بەشێکی زۆری ئەو جلوبەرگانەی لە شارەکانی تریژ هەیە لە ئامەد دەیدورن و دروستی دەکەن دروتنە وان جلکا لەبێرەیە حمول بدري حمو ابو تشتيك ام بي بعض كم سري خبردن حمول بدرينا ام خوازن خلق ما سليمانيه بطيبتي ورن بدري ورن آمده دەخوازم تشتێک کاکە سەردار شتێک لەسەر دەستپێکێ کارێتە بزانم تە چەوە ئەv کارگە بەکرد چۆن ئەم کارگەیەت کردەوە بله في هاوي تشبو سالي نوتي دام شون اسطنبول ام دري خوشبر اسطنبول يبون ji bo karê جبونا كار ام متر كبرات ياخذ كرم شون اسطنبول داوي دا 20 سال در باس ام شغلين ام هاتن جا وسر ولات ياخذ مربي دري شي وقت ساسكر ینی بەرێ ji destpêkê te wekî karkerekî يا كار كرك ام شون اسطنبول فيجا جا ام كار دبن الحمدلله نوکە چەند کارکەرە لەبێرە هەنا لە کارگەکەی تۆ چەند کرێ کار هەیە الجامعة حالي عايزة 150 كاسة 150 كاس فيجا هي طبي ام ببا 500 كاس فابريكا مال دي هاوي افاكريه تداوي دا يبقى 500 كاس بدري لە دوایی دا دەبن 500 کەس شما نایە لە سلێمانی لە هەولێرە
كارجة حنيا بكي بعلميني وخرطو خيزن كردي بعلميني واتك شو كوري كرد خيركي هر كارجة كله بكيتو بو اويكا اواندا مصرف وتيت شو الرقا وقواسنا وترانزيت وشتا نبي وانيا طبعا بخوازن طبعا مر مدري ام بيكاري بدل سليماني جدا شكرني طبعا قال ارامدا وكالت وكلتي شبه ام جنا فيها خوازن ام ورن مدري بيكاري بدل جدا مشاندنا يعني نو كبر همي ودا ستة سن ولاتان بشي شش ولايات تعميدكم حال حاضر در ايطاليا اوروبا يجي در اوروبا يجي حال حاضر كيجان ولاتين ايطاليا بريطانيا بريطانيا وفرنسا بله ايطاليا بله المانيا ام شنو مدرجي ام شنو شش ولايات دربا ولايات اوروبا كواليتي شتكان تانشونا كواليتين برهمت وتشوا باشا كواليتي باشا على العزل باشا طبيعي ام بيجن وقت بري قد هات نوري يعني باشا على العزل دارن باشا يعني سعر شوا نرخ شوا نرخن ونقرانا نرخيمه ولا يعني شواش تربيجم هناك جبري هناك زعما التربيه ما مش قرب فيها ويجي اداره كنين جبري بيتشا جرام بنو كباشا حمد حبك ده جبري جرام تربيه تربيه ويجي باشا قماش وات شوا باشا ماتريال والله قماش ما على العزل ايه ام بجن جرا تركي الدنيا برينجي قالته هري باش افهم ام بستين شو تجلكي ميرا وتجلكي تشا قدرن بالسيري زاتر ايه جنانه طبيعت اريد نادر دام ايه ميراي شيت كم ايه جناج ايه ميراي شيت ايه بني جلي بني ام جلو برجي بني لتراك سود وتشوان تشتاجي من ديت لبيرة او جاني او جانا جبو ميرا وجبو جبونا ميراج ام شيت كن زاتر سر جناي ايه ميراج ام شيت عمي كري كار انت افكاري كي برمزنا تا كار دكي شواي خوش كامل ماشي نافيت الخير ريحان شواي ماشي كم ساعة عم بيري كارتي 12 ساعة قالك باشا برهمت و باشا كواليتي و شوايا باشا باش صدای برای anlamadım. سيدا بيجي بدي باشا ام جرازين ام شولا خوش برا خبر راضي ولا كل ممنون برا خوش راحت مد خاطروني خوب ممنون رو باشن تشي خواندي مالا ولا يونيفرسيتي يكيد بردا يونيفرسيتي بني يونيفرسيتي يا يونيفرسيتي تمام كليا نام نقدم كاكيتون بردا قالك باشا حميا كرمانجن لبيري كاردك ها فيش كل مانجي ليش كرمانجن دروتين ديزاين حميا فيش يوجد ليشتي او رفيقة هذا تذكر لبيري اما كني كم صار مستد دوردي تياتا تتشوفوا علمان مثلا بالسكاري ولا بصالك من الزرايم انه فابريكا شغلين صالك من الفابريكيين جاز بريتشنت شغلين هذيك كذا تندرام وقايت خوش بو مزبوع علمين فكيت فان شن وقت دغوازه جبو علم عندنا مروه ما هيك ما هيك باشي ما هيك اذا كاري بي سركاري لازم يدا علم ما يزبط علم كارجه بو خو فابريكا بو خو اب دوره ده كان جبو علم عندنا يا بله كيف شدك وان دوره كيف بك وان دوره كار سردار بو خو بكي طبيعي سردار بري اخوان كوي دوره كان دكاتو بوتان بس دوره كار بردوام دوام حل عذري دوام دي هوية دوام تكون يعني قالك باشا سباس ريحان قالك ممنون فرمو بردوام بل سركاري حقي قالك ممنون سباس ريحان بل هيك اكثر دار دخوازين مزن تربكي كارجه خو فابريقات خو بله ام خوازن طبيعي مزن بكن مگو هویک مسترد از جوان خوازن طبیعی مرن هلا سليماني جم بيش دوام بكن سليماني طبيعي انا هات يا سليماني حتى اصلا هاتنا والله ما خوازن هذا ورا بو سليماني والله خلقي سليماني جنجي سليماني حزي عن لكارا إداري سليماني حزة كان مثلا آلي كاري خلق بكن جبو ذكرنا كارجا ذكاري بي سليماني ولا ام خوازن بين مدري طبي ام بي كاري خول درج بدل مشاندنه ام جنجي خوي بدري ام واجب علمين بيشا من قليو غازندج لتهيا بيجت شما تك برهمت خو دنيريا فرنسا دنيريا بريطانيا شما نانيريا سليماني شما ناي لوي درجي باكي وناقلنا طبي جنابيا خباطه ما ان شاء الله ام خوازن بين مدري ام خوازن قال ما يدريجي ور بدري ببينه طبي امجي قراب امي ور مدري ان شاء الله نوكا هسته تخوش وان خرطوقي زين ما لدفت كار دكان لجمت كار دكان ها
احساسێکی خۆش هەیە هەستێکی خۆشە ji بۆ تا هەری چاو ئەم حەز دکن زاتن ئەم جێ شغڵی ئەم خەبات کاریەوان دەکەی چەند ماڵباتە لەسەر کارێتە ژیان دەکەن ئەvە هەستێکی خۆشە ji بۆ تا ها والله واره طبعا اگه ام دبینم که شغلن ناند بین مالا خواه ناف عائله خواه ناف زاروک خواه ناف دی باب خواه امجی پیکیف خوشت بین امجی قزانشتکن ویگا بیا اوج قزانشتکن که با دەست پێکێتە فکر دەکرد ڕۆژێکی تە دەبیە خوددان کارگەهێکی وەسا مەزن لە ئامادە بني كم شو استعمل طبيعي خيالك كم بيها هو يهبو ما تقول قالوا أبي عجبت شيء أمي ورن سر آخر خواه في فابريقة كيف بكن شكرش قادر أفتش شيء بو أبي إمكان هات برنامجه على الحاضر أمور أنا طبيعي كيف عملته حسيت كنت بدشتي يعني أمشي شغلي حسيت كني يعني چەند کارگەین جلو بەرکوان تشتا لەبێرە هەنە لە ئامادە الأعمال أب فابريقة در دوره ما حمو في شاد كان على الحاضر چەند دانە هەنە تقریبا إنها سي حب دست خباتي كرنا سي فابريقة على الحاضر كل جلك عمدا بەس وان جلکێ بنێسی فابریقە إيه بني فيجا أمن بتەنێتە بالتاني أمن طبي أب كاسدني ژبەرژی هەنانە جيبرج أم وجيبرن أم كاسدني بانتور شدكن ويا خود جملك شدكن شمشتي مون شدكن تە نەخوازیت کارگەندی بەکەی ji بۆ جلکێندی ji بۆ پاڵترۆنا ji بۆ شەرواڵە ji بۆ جلکا کوردیە ولا أنت فاضلنا مانج بكن زيادة خبات عمل سيرفي هاوية ما دسبيك كده ما بيا دسبيك تە کارسازی نوکە لەسەر ئەفکارێ لسر أفكاري ما گەلک باشە کاکە سەردار خودێ من دڵخۆش بووم برا کوردێمە وەسا فکر دەکا وەسا کارێت وە مەزن بووە براند و لۆگۆیەوە لە دنیاە هەنا گەلک دڵخۆش بووم من هاتمە vێرێوان قورت و قیزێن خۆ دەبینم بە هەڤرا هەمیا هەڤاڵن هەمیا کار دەکەن ئامەد وەسا دەبینم گەشە ئامەد دەبینم چەند فابریقێت مەزن لە vێرێ هەنا تە لە دووماهیدا چ دەبێژی فەرموو بۆ خۆ بێژە کامێرە لە ڕێ ڕووداوێ بله أجار من سر شاوراتنا وأز قلق خوازم خلق ما سليماني وخلق ما عراقي تواكي ورن بدري أم هرم بدري وبرا آرام هذا أم جن تشتك شبه برا ده باشتر بأب أو كما تكلمة ده هاجي خرطر بأزبيد خوازم وأسلاو رجع بحميرة الشينم من سر شاوراتنا دور سباس گەلک مەمنون خودێ حافظ کاکە سەردار قديش ترى بەڕێزان دیارە زۆر خۆشحاڵم لە ئامەد کارگەیەکی تری زۆر مەزنم بینی چەند هزار کەس لێرە کار دەکا 1200 خەباتکار 1200 خەباتکار لەبێرە کاک ئەحسان بەڕێوەبەری ئێرەیە ناوی ئولتێکسە ماشەڵا کارگەیەکی ئەوەندە مەزنە هەموو کچ و کوڕی ئێمەی لێیە خەڵکی ئامەد هەمی کرمانجن هەمی زازانە سەدی 99 کارکەرێن کووردە لە بێرەنا بەڵێ ئەجا ئەمەوێ هەندێک پرسیار بکەم هەڵبەتە بینەرانی بەڕێزی ئەمەش لە ڕابردووە لە سلێمانی کارگەی ئەلبیسەمان هەبوو ئاوا بوو کارگەیەکی مەزن بەڵام تێکمان ناکردمان بە شوقا ئێمە تێر ناخۆین لە شوقا کاکە ئەحسان ئەم کارگە دەکاری ئەم فابریقە ji بۆ من بەحەز بکەیت بەرهەمێتوە بتایبەت ji بۆ ناوخۆیە تورکینە یا چەوایە الفيرما ما فابريكا ما نها لفرا دورة 1200 خباتكار باشە خباتكار لفرا بشغل امرا بيشي ام تمود بره لكردستان لناوچه آمده ناوچه راه ناوچه مردینه هر ماه دورة 1000 تون ام تمود بره 1000 تۆن ساڵانە هر ماه 1000 تون تمود بره هەمی بەرهەمێت ناوخۆیە هم دکن لفرا بيشي ام فابریکا ما یکمین بندوک چه دکن یعنی قوماشی چێ دەکەن لە بێرە tabii peşi bendok dura kumaş şey dikin dura kumaş tasarım boya her seviyem şey dikin sadi hafta hem kumaş dişinin dünya her şey Avrupa'ya Rusya یعنی قوماشی دەشێنن جلکاشی دەشێنن her meh hem de 1500 ton kumaş şey dikin ماشەڵڵا hem
Doğru. Hamiya lokana, hamiya pambuna. Pemo la اینکه karışım geçirdik. Polyester pemo ya da polyester elasan. Ama sedi haçti pemoyu. Sedi bir şey ne verdin çeydik. Teşi em bendok dura kumaş her mer dora 2000 ton nariye Rusya, Kafkasya, Avrupa em kumaş ihraç dikin. Dora 5 tonji em lava teşak nav gidai em cilu ber çeydik. Her maheki da Ne kila dora milyon ekiya milyon hep emkin cilu ber çeydik. Pant eşofman takım, tişörtü, gömlek yani her şey. Kaka İhsan min brandeki nedi, logoyeki nedi. Jibo kijan brandu wan tişta ve cilkat çedekan. Dedürün. Na livra müşterime dünya navdar marka mşeriken. Vaki kijan marka. Mango, Zara grup. Mango ji wasa l'amade çedekan. Tabii Mango, Zara, Zara ji. Sinergia, Kiavi, Cortifel, Bonomo, Elsi Vakici, Koton. Yani markaya navdar ya Türkiye ya dünya. Tevayen ona her çiçeği. Yani kim sipariş verirse. Binerani barras. Mango, LC, Zara, Massimo Dutti. Hami l'amade شكر ما خرطوقي زين ما تشادكن والله أفت تشتكي بر مهمة مثلا رنجة دكارم خشكا من شواي باشي أفت دمن رنجة السبي أفا لوغوية زارا به مانغو به Termal grup, termal. بله أوا هموي شكري إملا آمد دروستي كان لم كارجية دشتا دنيا نجبو نافخوية تركيا دشتا فرنسا دشتا Fransa, Belçika, Almanya, dünya çıkarken düşünüyorum. بشك جوان بموية ما Tanıyorum. Pamela navçe bismili. بسم الله Navçe Ahmedi. Navçe Ruha, İran Şehit, Suruç, Bozova. Nuran Pamo degrim peşi. يعني أجر السلة سليماني لهولير لدهوك Tabii. فموها به إيوا وردا جرين لها لابزا لجرميان لكفري لكلار Bere bir sal mer roj bere sal mer rojavacı Pamo bir. للرجعوش فمكان Pamo bir saat bırak. أي لباشور Başur ali. لباشور جي Başur hatta nama Pamo ne girdi? تشد بيجي وان حتى بامبو بتشين انت تصاني Vakta Pamo bir ne girdi? زاري مد زيديا Tabii. فرمو بيجا وان بيجا بامو كان بامو Kapasiteme pırmezini. يا Aliye Pemolu Süleymaniye Hevler Doğuk. Her mehem kanın 1000 ton 2000 ton Pemo bigrin. Bra li Kurdistani li Başuri çant çekin Pemo çekin. Ama kanı bigrin. Ama markayı Pemo Kurdistan ama çekin. Peşi kumaş durabeki ciluberk çekin ama düşünün dünya her şey. ماما إحسان حزك بباموي كردستان بباموي هوليرو سليماني حزك مانغو ماسيمو دوتي زارا حميد جلكا دنياي بباموي ما بيتا شاكرن ها Rastı. La aliye kalite Pemo na li dünya yekemin li Mısır'ı. Pemo'ya başı. Diyemin Ahmet'in ha. آمده Ahmet. Kalitavi en baş Pemo'ya diyemin dünya navdar Pemo'ya Ahmet'i. Belki Süleymaniye hatta nama övne kiriyor. نكري Pemo'ya kalitevi ne diyem nizanım. Belki var emra laboratuvarı ev bikini belki والله daha بامو kaliteli. بامو بري 50 سالان لسليماني دتشان Rast. بامو هي اللي بيقدر يجي Eğer vakit abi bise na kapasiteme اگر سليماني وهوليرو ودهوك بامو بكم شنطن دخوازن لوان بقرن em meyi 1000 ton kanın Pemo bigrin. Her me 1000 ton Pemo em kanın lura bigrin. قيمتي ويجي باشا جبو Tabii. Na Pemo pır kıymetli. بر قيمتها Na belki vakta pandemi bu en stratejik yek beşa harın bu. Beşa harın bu. Beşa diyemici lev bu. Tekstil bu. İhtiyaç ekçi bu. Aliye medikal, aliye her tüş kıymetli bu. فمو ديتا فيري و طبعاً. فابريقا هنا دكن قماشو دكن تشتندي Tabii ki kın şeydik. أبا ستيبي دوماهية لفيري تشيدا بي Termal şeydim. Evet. حمي مثلا وقتك بامو ديتا فيري
هەموو دەکەن قماش پاشی ستێپ بای ستێپ پێشی ئەم بەندۆک چێ دەکەن دوورا قماش هەنگاف بە هەنگاف هەنگاوات ئەسۆ تێورا لەورا کنجل و بەر چێ دەکەن یعنی ئێستا ئەوە چێ بووە پەمبوو بووە نۆکە بووە قماش و جلکە ئامادە ڕاست بەێ والله من گەلک دڵخۆشم چاوایی خوشکا من باشی حالەتە چاوایە باشی یاخوا لەورا حەمیان سەدی هەیشتێ خەباتکار ئەمە ژنن ژنن سەدی 20 مێرە لەورا تشتێکی وەرجایی لە عالیە تەکسیل تەکنیکی نها ئامەدە نها کامپوسا ئون تەکسی هەر تشت hazırı. Yani hem kanun teknoloji hem makine hem aliye tekniki tevayın ha ava bu kanun her tür çekiyor. Başa Jiboyevi hem Başure Kurdistan'ı ne taraf hem o. Hem kanun kumaş bişinin hem kanun culuber çeşinin yani bırakar nerinciki. Burada her tür Kurdistan'ı. Yani mesela sibe kesek de xwaze brandaki جوان جبو خود چه بکاوکی مانگو دکاره بیت وره و هم kanı çekiyor. Tasarım her tişteme. Namede Barcelona, İspanya tasarım merkezi hemen. Hem ora Ciluberk tasarım ev dikin hem dikin dişinin mango zara wana ki cana bu kisem şey dikin dişinin. Yani wan bitene hamya berheme ve wan bitene logoya xo. Livra koli meze livra koli çeydi bu. Wana وقتا کیجان نبوده بسه هم دشینه اونا اروپا یا اسپانیا یا آلمانیا یا بلژیک هم دشینه. والله گلک باشه. آمد گلک پیش کردی. راست نه اون تکس لعالی تکسیل نافدار کیه. نه مثلا İSA'cı ve beşa ihracatı da nav penşit şirket en mezun da ön teksiye. Kaka İhsan hendek caran تاجر ما لباشور كردستان وصا فكر دكان دچن لشار مزنه تركيا تشتن دكرن اگر بين آمده هر زانتر ده بجبوان راست نه حتی بره 10 سال بره لهر تش دروا دهات لبندوق denizli dağıt kumaş le maraşe dağıt ya derva dağıt ne hem çeydikin dişini kumaş hem kumaşı çeydikin bendok çeydikin culuberk çeydikin hem dişinin Türkiye metropol ya da Avrupa ya da Kafkasya her şey yani وان جلتي كبجملة تاجر مدكرة لإسطنبول بشكي برانية وان زربي أو شتاني كالإسطنبول تاجري ما يكره لآمد درس كرا ها Ali Avakır'ın her tişi livra çeydi. İstanbul merkez ama İstanbul, Navend ama İstanbul, müşteri televra ama her tür livra çeydi. Başa levere jilde pruten? Frota. Livra vakta siparişti, milyon ama. Milyon ev. Wan kurtuki zeme per profesyonelin. Tabii. Şova allemandin. Hem teşhi hem ana dikin, doğru meki hem perverde dedi. Dövreye vahaya. Tabii Ali perverde dedi, mamosti mana hem. Teşhi hem eğitimi makina perverde makina dedim dura perverde kumaş böyle ciluber çava çeydi be avadı be duran çeydi kenevi makina böyle dest peydik نخوازن لباشور جي كارجي وصا مزن بكن hem kanun hem namaz Rusya gibi bekiri Rusya gibi fabrika mı firma اگر و كارجي كي وصا بكن لكردستان 1500-2000 نفران بخن السركار ابدم پمبوجي زاده دبه ونا وصا yani vakta Başur Süleymani Doğu Kevler Levale Kurdistan'ı eğer temu ölçeği temu çandın vakta o bükün hem kanım temuji bükün hem kanım levra tişteki avacı bükün كس حتان و كجلك جاران من زانم جروبن جوري بازرگاني دنا آمده كس نهاتيا تشتكي وصا دقل تبع حزبك كس نهاتيا hatta naha لدروا çebu yati vra dfroşun na hem tiş hem levra hem çeydikin hem temu dikrin çi leve dikrin bismini لباشور كس نهاتيا بيري بيجي كاكا إحسان hatta naha derevi meki sipariş eki ev bu hin evditin çeydi be milyon eki tişört bu evin ha evditin çeydi دبنا هوليرة evet başuri ev kira ama in ev ne bu yani باشا براندكي بو خود سيدكن يان hem boku çeydikin hazır bana çit versem çeydikin düşünüyorum
gelek baş kaka ihsan te şidde bêjiye sermayedarên hewlêr û Silêmanî bû xwe wan dawetê vêrê bike fermû. Banga me ji bo Silêmaniyê li Hewlerê li Doğukê li Kurdistanê Başûr tevayî pêşî yekemîn li bo karsazan dibin werin vira em alîkarî bidin we. Li aynı li vî tesîsê li Kurdistanê jî çêkin va yek diyemîn li Kurdistanê pemo çandin. Eger wexta pemo bibin kanin her me 1000 ton pemo bigirin. Siyemîn li Avrupayê li İstanbulê dervadê werin Kurdistan navenda Kurdistanê Amedê û çi dixwaze em kanin çêkin em kanin bişîdin. Tevayî hem aliyê teknîk hem aliyê şî em kanin alîkarî bidin. Gelek xweşxal bûm. Seyda ihsan. Ser serê min. Xwe hafiz. Sağ ol. ويسيجان والله من قلق دل خوش بوم تديد لآمد خديت زانه كيف خوش بوم قربانه تمام وان بردات شنب ما شاء الله برمزنن وان بردا بردي اس بي جناوچه چنگشي چربيگتين شرمو چربيگي اوجي تقريبا 8 كيلومتر درباي دياربكر بله بله ناوچه ورا و جبوي كاني مرمري دنگو باسن وان بردا لآمد يعني برانية آمد وان بردا هنا اره يعني براني يعني مرمري دياربكر güçteki جوان كانياتين يعني çerbi çingüş hani جوانتي نافت شيات شبو نافت شاوي دغوره دغوره يعني بيجن يك شرمو واني ديت شنا ya na çermuk Çermuk. Evet çermuk. Avendi. Çüngüş. O heni. Heni. Pişti vişi semsuri kebiri kahverengiydi. Başı çand sal berdman heye la Ahmet? Valla ana lugura şoğlandın evi. Yani dibe 5 sal jibe. Dibe 4 sal jibe. Her kanek ya. Her kanek. Evet. Başa quality berdaki. Quality gelek başa. Yani jiboy hem jiboy iklima, jiboy hava serma و germa başa yani jiboy başa. Başa le dereva davakari le seri heye le derevi Türkiye ya ziyatır bo navxoy Türkiye. Yani prani jiboy ev ki yani prani jiboy lugora kalite viye. Kalite vi kim kalite be hendire Türkiye be kartinin. Quality kemakala Türkiye bakardı. Edin mesela kalite yekemin be düşünün Avrupa. Berdi emel Ahmet de çeten velati dereva. Yani diçe Suudi Arabistan, evki Rusya'yı, hiki velati Avrupa'yı, Libya'yı, Irak'ı. Yani Irak Hereme Kurdistan'ı diçe bu da. Hereme Kurdistan'ı ji? Hereme Kurdistan'ı le ما وصابتين بلا لو كمان لهم يعني براني محزر مزن لو كده الزاخوينه اللي ورا جبوي مرمر محزن مزن تاجري تركاو اي كردا لوي او كرنا اوفيسي خو بكرنا محزن خو بكرنا بري مرمر دچه ورا داوي جورا بلابر ماشا بردن دوروبري سليماني نوكا دتشتا قطر شما وبرد سليماني ناكرن انا مساله هم اوكي يعني كبري ورا بردي ورا ام باشني زانن چيه چنن يعني حتى انا دانستاندنا ريكلامي نكرنا بري ريكلامي ببكم انسان قانوني كان زاي ابدم معلومات انا طبعا جرا وانا مالو جرا بشكل كان باشا لكوتاي دا تشد بيجيا خلقي هرما كردستان خلقي وان دبرن كبرد هنا تشد بيجي
پەیامێتە ji بۆ وان چییە لە ئامەدێ ji بۆ سلێمانی ji بۆ دهۆکێ ji بۆ هەولێرە فەرموو لە ڕووداوێ بێژەوان يعني انا دوخازيه ما ji بۆ کامێرا بێژە يعني دوخازيه ما جبوي قال لي هرما كردستاني اوه يعني ام اگر اك لازم ده اگر برد لازم ده حتى ام جي ايطاليا وجاو كابينين ام جي ولاتي قال جي كردستاني ام كبينين يعني كبير كردستاني ام كاربينين ابوريا وي ام فرد بكين مثلا هو اجا جرى برد سليمان جي جرى ركلامي بك بده دانساندن حتى هر قطر ام دخازي كي برابي برا ام بكن ام بكاربيني قاليتا جدا بكن سبقر ئەوە بۆ دەرەوەی تورکیا اري راسته بنا سeleksiyonu iyi dikin pişti seleksiyonu dixin sandığa biçin mevki derbeyi yarat. ئەمە بۆ کوێ دەچێت بەرازیل و ئەوروپا و Abya kaliteyi evki diçe yani Brezilya, Amerika diçe vandera. یەکێک بە منی وێت خوددان فابریکەیەک گۆتە من بەردێمە لە سلێمانی نە مەزنە من گوت وە دەکارن ئەف قیاس چێ بکەن نە Evet. یعنی هەندێک جاران ئەف قیازجی مشتری وان دەخوازێ نە هەر تەبەقێن گەورە نە Na ligora plansaziya mimara ev dava plan çedikin ligora cihane berde mezin bikartinin cihane cihbçik bikartinin ligora viye ligora projeye. هەمی کارگەیە ئەمە هاتە قەپاتکردن Evet. دەزانی هەمی بەردی ئێران دێ و بەردی هەندێک جاران بەردی تورکیاژی دێ بەس کەم دێ تورکیا ئیسپانی زێدەتر دێ ئیتالی زێدەتر دێ هەر کەس دەکارێت شتێ خۆ بشینێ ئەم نەکارن شتێ خۆ Gere herama hükümet herama Kürdistan gere alikari bide. Yani Türkiye ve Arabiye dibijin teşvik. Yani iki para gere zede bidin wan gere wan insana جوان كانيا معدني وقدر خنن وبفروشن يعني انت هرت نجدر باب دابابيني خلقي قال سليماني نكاره بك نكاره بوانا رقابه بك اداره الدوله جرى اليكاريا وان بك نوکە دەوڵەت ئالیکاریە کارگەهات کات لەبێرە نفرد جارنا بك کارەبا باشە ئاف باشە وات شتا تەسیر هەنە نا يعني نقول اوكي يعني جاران بك جارانت کرد يعني اوشي نوکە کەمترە يا انا نقول اوكي قبا خدتنا به اليكاري بك قبا هيك زيده بو داوي وي اليكاري اخا دبره اجا زاريبه دا بريزيدنت استينزوان زاریبە دەبێت هەندێک ئەز ئەف بەردێن سپی حەز بکەم سپیە گەلک جوانە لگورا چیه جی سلیمانی جی هولری یا جی موسلی کرکوکی لوان دارا توس پره جبوی وی کبری رش کبری تعری کبری درخ نابل نابێت سپی باشە سپید به مثلا لوێ جوانە لوی براج ايه هاني ايه حينيه مثلا لوي ئەبە بەردێ ئامادە اري بردي عمليه لورا شدكن لكردستان العربي كردستاني خاني قشتكي بردي حلان شدكن ئەبە نەباشە نا يعني حلاني شدكي ياجي رنجي بي جبوي زر سبيه او كنا يعني لغورا توزي باشا تنكاري اوكي رنجي بي تعري تبكار بيدي خودێ ئامەد ئاڵتونە زێڕە هەمیا بەردێ ئامادیانە اري بردي عمليه وانا وانا صندوقي قشتكي جبوي دربه وان صندوق هەمیا ji بۆ دەربێت دربه ما امادكريا خو كريا جبوي بي ماشەڵڵا ماشەڵڵا کاک وەیسی ئینشاءڵڵا خوا ڕزقتان با و هەر ئاوەدان بێت صافي بەڕاستی دڵخۆش بووم لە سلێمانی و هاتم ئێوەم بینی و من زودا لميجا بالسليماني نديتي نزيكي حفصه من سليماني نديتي
بەڵێ بەرەزان جارێکی تر سڵاوتان لەبێ شێخ بینیت بەڕاستی کارگەکانیان زۆر پێشکەوتون ناوچەی پیشەسازیەکان زۆر جوانە و ئەمەوێ بە ناوچە پیشەسازیەکانی هەولێر و سلێمانی و دۆک بڵێم بەڕاستی بگەڕێمەوە هەرێمی کوردستان چەند بەرنمەیەکە کەم لەسەر خراپی ناوچە پیشەسازیەکانتان و شەڕێکی برایەنەم لەگەڵتان ئەبێت بەڕاستی بڵێم چونکە ئەوە ناوچەی پیشەسازیە کە من لە ئامەد بینیم ئەوەی کە ئێوە دروستان کردو لەوێ ئەوە ناوچەی پیشەسازی نییە بەڕاستی عیبە بۆ ئێوە سەردانی ئەم هەموو شوێنەی دنیاکەن ئەگەڕێنەوە لەگەڵ خۆتان بەرهەمێکی جوان ناهێننەوە بۆ ئەوەی کە لەوێ سوودی لێ ببینن ئامانجی ئەو سەردانانەی کە ڕێک دەخرێ جا سندیکاکان بە یا حکوومەت یاریمی کوردستان ڕێکی بخە بۆ فێربوونە بۆ دروستبوونە بۆ باڵابوونە بۆ باڵاکردنە بەڕاستی ئەوە ناوچەی پیشەسازی نیە ئێوە لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک هەتانە بەداخەوە یڵە شێخ بەخێر بەی سەر چاوەکانم شێخ ئامانجی هاتنەکەت بۆ بەرنمەکەم و بۆ ئامەد چییە حەزەکەم جەنابی سەرۆکی ژووری بازرگانی و جەنابی سەرۆکی بۆرسە و ئەو بازرگانە بەڕێزەی بواری ئاڵتون گوێی لێبێت بەناوی خۆی گەورە هاتنی من بۆ بەشداربوون لەم پرۆگرامە بەڕاستی زیاتر بۆ هاندانی هاوردەکارانی هەرێمی کوردستان و ئاماژە پێکردن بەوەی کەوا لەم ناوچەی شارەکانی باکووری کوردستان کە مەجالێکی زۆر باشی تێدایە بتواندرێ کاری بازرگانیان لەگەڵا بکرێ و زۆرترین ئەو کارخانانی کە ئەوان مەبەستیانە کە ئەچن ئەو کاڵانە لەو شارانەی باقی تورکیا کە ئەگرن هەم لە ئەستەمبول هەم لە ئەنقەرە زۆربەی کاڵاکانی ئەم ناوچانن و ئەم ناوچانە بەتایبەتی ئامەد بەڵێ بەتایبەتی ئامەد بەڕاستی بەتایبەتی ئامەد کەوا زۆر لەو کاڵانەی کەوا هاوردەکارانی هەرێمی کوردستان ئەچن لە شارەکانی دوور لە هەرێمی کوردستان ئەیهێنن لەم ناوچە نزیکانە زیاتر ئەتوانن کاڵای باش بێنن بۆ نمونە وەکو جلوبەرگ لێرە ناوچەیەکی باشە و کارخانەی باشی جلوبەرگتیایە کە زۆربەی گەنجەکانی ئێمە و هاوردەکارە گەنجەکان ئەچن لە ئەستەمبول لەو شوێنانە ئەو کاڵایانە ئەهێنن بە تایبەتی کەوتم جلوبەرگ زۆرترین بازرگانی ئێمە جلوبەرگ هێن هەرێمی کوردستان لێرە کارخانەی باشی تێدایە ئەتوانن لێرە ئاڵوگۆڕی بازرگانی بکەن و لە زۆر مەجای ترا ئەتوانن کاریان لەگەڵا بکەن و بەڕاستی بۆ بازرگانانی ئامەد بۆ بازرگانانی دیاربەکرد بەگشتی منیش زۆر بۆم هەیە کەوا پیان بڵێم هەوڵ بدەن لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کەوا ئەیانەوێ بیکەن لەگەڵ هەولێر و دهۆک و سلەیمانی و گەرمیان و هەڵەبجە بیکەن زیاتر ئەتوانن کاریان لەگەڵا بکەن و ئێمەش وەکو یەکێتی هاوردونەکانانی کوردستان ئامادەین لەوەی کەوا زیاتر ئەو پەیوەندی بازرگانیان بۆ دروستکەین و زیاتر بتوانین هەم ئاهەنگی لەگەڵ ژوورەکانی بازرگانی هەرێمی کوردستان و شارەکانی باکووری کوردستانی تورکیا تاوەکو ئێستا ئەو پەیوەندیەی کە هەیە لە ئاستی چاوەڕوانیەکانی ئێوەدا نییە پێ دوایە ئەم پرۆگرامە بۆ نمونە بتوانێت ئەو ئاڵ و وێرە بەهێزتر بکات پامی ئێوە بگاتە جەناب و کاک محەممەد کایە و جەنابی سەرۆکی بۆرسا ئەتوانن بۆ نمونە ئەم پەیوەندیە بەهێزتر بکەن وڵام من سەرەتا هەت دەستخۆشی لە جەناب دەکەم بەڕاستی ئەم پرۆگرامە بەڵێ دەورێکی کاریگەری هەیەکەوە بتواندرێت زیاتر ئاشنایەتی دروستکە و بۆ ئەوی کە بتوانێت لە ڕووی میدیاوە تەلەڤیزۆنەوە زیاتر بتوانن ئەو هاوردەکارانی ئێمە و ئەو بازرگانانی ئامەد بەیەکەوە زیاتر ئاشنا ببێت پێشان بەرنامەی من تۆ کاک محەممەد پەیوەندیتان نەبوو نەخێر کاک محەممەد باشە من دەخوازم هەفدی ناز بکەن ئەوە کاک محەممەد کایە سەرۆکی ژووری بازرگانی ئامەد ئەوەش کاک شێخ مستەفا سەرۆکی ناردنکاران و ئاوردەکارانی هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە جەنابیم بینی و هەوڵ ئەدەم ئەو پەیوەندیە لەمە دوا زیاتر بەهێزکەین بۆی بتوانین سەردانی یەکتر بکەین و بتوانین وەفدەکانمان بۆ
ئامەد زیاتر بکەین وەکو لە شارەکانی تر. باشە لەگەڵ سەرۆکی بۆرسەش یەکتر ناناسن هەفتوو ناز ناکەن ئەمەش یەکەم جارە لەگەڵ بەڕێزی کەوایەک مستەفا ئەوەش کاک بەنگین سەرۆکی بۆرسای هەر زۆر خۆشحاڵین کە لەگەڵ بنگینی پەیوەندیمانەوە کاک سەرداریش ئێستا هەم بە شێوەیە کە ئێمە هەم خاوەنی ئوتێلین ئەمیش خاوەنی ئوتێلە زیاتر و ئاشنایەتی دروست ئەبێ. باشە زۆر خۆشحاڵم. شێخ چەند سەدی بازرگانیت هەرێمی کوردستانە دەگەل تورکایە بازرگانیت دەگەل ئامادە؟ بەڕاستی ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا زیاد لە 10 ملیارد دۆلارە. چەند لە ئەف ینی بازرگانی دایرەکت دگەل ئامادە چەندی ئەو بازرگانی 10 ملیارە لەگەڵ ئامادەیە؟ یعنی لەوانەیە ئاستێکی زۆر کەم بێ بە قیاس دیار نییە بەڵام تا ئێستا لەگەڵ ئامادە ئێمە ئەو هاوردەکارانەی کە لەگەڵیان زۆر ئاشناین لە نزیکەوە لەگەڵیان ئەبینین کە کارەکانیان بە ئەنجامەگەێنن زۆربەی لە شارەکانی ئەستەمبول و ئەنقەرە لەو شارانەی کەوا مەسەلەن بۆرسا لە قەیسەر لەمانە چونکە قەیسەریش لە بواری موبیلاتە بە قووەتە و تێبینی بکەل ئەوانەی کە لە بواری موبیلات کارەکەن لە ئامەدیش کارخانەی باشی موبیلیات تایە بۆی ئەتوانە سەردانیەکانی باشی هەندێک لەوانەی ئیستانبولش لە ئامادە ئەوانەی کە لە ئەستەمبول زۆر لە کاڵاکانیان بەس هەندێکی ئامادەهێنن ناوەندەکان ئەوەیە. بەڕاستی کاک محەممەد شتێکی سیر هەیە مامۆستا یعنی بەرهەمی ئامەد خەڵکی سلێمانی هەولێرە چەند لە غازی ئەنتابەی کڕن کاکە ئەوە تێچووەکە زۆر دەکا بەرهەمێت ئامادێ خەڵکێمە دەوڵەمەندێمە بازرگانێتمە دەچن لە غازی ئەنتاب دەکڕن ئەvە تەتزانی تێچوون پارێن ڕاگوهاستن زێدەتر دەکا نەوەسایە دەچنە ئستانبولێ دەکڕن دەچنە ئستانبول ئەvە چنە یعنی زۆر سپاس لە ئیرۆ لە ئامەدێ ئەس هەوکی دخواستم سەر زیرایی خەبەردان بکەم ئیرۆ لە جەمە هەر تشتێ هەیە سەر زیرایی نیسک لە جەمە هەیە گەنم لە جەمە هەیە جە هەیە گارس هەیە پەمبۆ هەیە هاوێک تەگۆ باشیرە کوردستانی پرێوێ دەرن گازیان تەبێ دەرج ئەنتابی وا تشتێک مەگۆ دەرج ئەنتابی دستینەن دکانم وانا ورج ئامادەژی بستینە ئیرۆ دۆرە 45 حەوژی هیلبەریا تۆ ئەم دکن 45 حەو فابرقە هیلبەریا تۆ ئەم دکن ئیرۆ دکانن وانێ تۆژوێ دەرێژی دەرنج دەربە دستینن دەرنج قۆنیە دستینن دەرنج ئاغسارای دستینن واژی دکانن وەرنج ئامادێ بستینن ئیرۆ حتا ji başûra Kurdistanê derin ji Kanadê jî nîsk distînin nîskek li Amedê ji Kanadê daha baştir e em dixwazin daha çûn hatin hebise de aliyê ticaretê de hem borsa bazirganî û bazirganiya oda kek Mihemed kek Mustafa wan bi hev re herin werin gavak em çiqasane wê awe her ey bazirganiya me daha zêde bibin îro لە هەولێری jî berê tiyare hebû firok hebû ana tineyê serok wezîr Mensûr dikanî wiha bi Anqarê re xeberdan bike dikanî vê tişta hal bike yanî gavek xeberdan bikin vê tiştê dikanî hal bikin îro li vê dera yanî serok meselên te çi ji serok dixwazî ji serokên jûrê bazirganî ینی چه دەبێژێوی مەسەڵەن بە نەریناتە بە دیفچووناتە سەرۆک دەکارێ شتێکی وەسا بکە ئەف باڵە فڕگەهێن مە بە هەڤڕا مەسەلەن فڕۆکێت لە ئامادێ بچێتە سلێمانیە بچێتە هەولێرێ یعنی بە ئەنقەرە خەبەردان بکە ئەم jî dikane wara bibêjin bi hevra yani ew jî ji Anqara bê em ji li vê dera em ê ji herin bibêjin gavak tişkiya wakîna çêb ew ê tiyare çêb yani gavak tiyare د هفت رواد دو راجی هب باز سرک مسرور بارزانی جی دکاره مثلا دکاره آلیکاری بک یعنی دکانش آنقره اره وبکا اوه پر مهمه برز سرکی جوری بازرگانی بو
فڕۆکە هاتو چۆنەکە لە نێوان ئامەد و هەولێرە لە نێوان ئامەد و سلێمانی و سلێمانیدا ئەوە پێدوانیە کار ئاسانیەکی گەلێک گەورە دەکات لە دروستکردنی ئەو پەیوەندیە بازرگانیەی کە جەنابەت دەخوازی ڕێک لێرەدا پێویستە قسەی زیاتر لەم بارەیەوە بکەین. دوو مانگ لەمەوبەر کۆمپانیای سانئەکسپرس کە کۆمپانیایەکی هاوبەشی هێڵی ئاسمانیە لە نێوان تورکیا و ئەڵمانیا داواکاری ئاراستە کرد بۆ دەستپێکردنی گەشتە ئاسمانیەکان بۆ هەولێر. ئێمەش داواکاریەکەمان ئاراستەی وەزارەتی دەرەوەی کوردستان کرد. لێرەدا مۆڵەتێک لە فڕۆکەخانەی هەولێرەوە پێویستە. سانئەکسپرس تەنیا گەشتەکە بۆ دیاربەکر ناکات. بەڵکو ئێستا لە دیاربەکرەوە بۆ 5 شاری ئەڵمانیا بۆ هۆڵەندا و قوبرسیش گەشتی ئاسمانی سانئەکسپرس هەیە. برا کوردەکانی هەولێرمان دێنە دیاربەکر لێرەوە دەتوانن بڕۆنە ئەڵمانیاش. ئەگەر بەڕێز کاک مەسرور گرنگی بەم بابەتە بدات سانئەکسپرس ئامادەیە. ئێستا یەکێک لە بەهێزترین کۆمپانیەکانی تورکیایە و تێیدا تورکیا و ئەڵمانیا هاوبەشن. کۆمپانیا هەنە ئامادەیە وان لبەندا بڕیارێن جەنابێ سەرۆکێ حکوومەتە هەرێما کوردستانینە؟ بەڵێ ئامادەیە و لەسەر یەک بەڵەی هەرێمی کوردستان ماوە. چما جەنابێتە مەسەلەن 7 جاران چوویە هەرێما کوردستانێت چما جەنابێتە مەسجێ خۆ ناشێنی یا بۆ خۆ ناچیە هەولێرێ دەگەل سەرۆک مەسرور بارزانی. ئەمە پێشاتێکی نوێیە. هەروە گوتم دوو مانگ لەمەوبەر سەردانی ژووری بازرگانیان کردین و باسییان کرد. ئێمەش بە نووسراوە ڕاستەمان کرد. پاشی ئەف پرۆگرام تە هەوڵێت خۆ دەدەی ئەف مەسەلە ئەنجامێک بدەستبێنی؟ لەو باوەڕدام چونکە لێرەدا کۆمپانیای سانئەکسپرس چاوەڕێی وەڵامی ئێمەیە. ئەو کۆمپانیایە دەیەوێت لە ڕێی ئێمەوە گەشە بە پەیوەندیەکانی لەگەڵ کوردستان بدات. ئێمەش ئاراستەی وەزارەتی دەرەوەی هەرێمی کوردستانمان کرد. باشە حەمیا وەزیرت کوردستانە پرۆگرامی هەموو وەزیرەکانی کوردستان پرۆگرامی من سیر دەکەن. نوکە لە ڕووداوێ وەکی سەرۆکی ژووری بازرگانی چ دەبێژیە هەرێما کوردستانێ ji بۆ vekirina باڵەفڕگەها فڕۆکەها بێژە وان. لێرەوە یەک داواکاریمان هەیە. داوای مۆڵەتێکی فڕینی زیادە لە فڕۆکەخانەی هەولێر بۆ سانئەکسپرس دەکەین. هەرەوە سانئەکسپرس هیچ داواکاریەکی دیکەی نییە. دوای دەرچوونیەوە مۆڵەتە هەفتانە بەلای کەمەوە 3 گەشت دەکرێت کە دەکرێت زیاتریش بێت. ئەو گەشتانە تەنیا بۆ دیاربەکر نین. واتە کوردستان لە ڕێی دیاربەکرەوە دەتوانێت گەشتی هەموو شارێکی جیهان بکات. چەند کۆمپانیا ئامادەنە چەند کۆمپانیا ئامادەنە فڕۆکەیەت خۆ لە ئامادە بشێنن هەولێرێ لە هەولێرە بشێنن ئامادە. ئەنادۆڵۆ ژێتیش دەتوانێت ئەمە بکات. بەڵام ئێستا نیوەی سانئەکسپرس سەر بە هێڵی ئاسمانی تورکیا یا ji بۆ بارێنژی ji بۆ شتومەکێنجی بۆ گەشتیار و کارگۆش دەکرێت. ji بۆ کارگۆژی بۆ کارگۆش دەبێت و بۆ گەشتیاریش. نوکە لە بەندا بڕیارێن هەرێما کوردستانینە. لە تورکیادا هیچ گرفتێک نییە. سانئەکسپرس تازە دەستی بە گەشتەکانی دیاربەکر کردووە. ئێستا چاوەڕێی کوردستانە تا وەڵامی بداتەوە. دەستخۆش ئەv ئاریشەیەکی گەلک مەزنە بە دیفچووناتە بە بۆچوونی تۆ ئەv پرس بێت چارەسەرکردن تەسیری چەوایە لەسەر ئاڵوگۆڕا بازرگانی لە ناوبەرە هەرێما کوردستانە و
Türkiye'de? Döndürü sal 2022 da döndürü heft mağada 602 milyon 602 milyon dolar ihracat piyiz. Diyarbakır ihracat evi biye. Digel hewlêr û Silêmanî û dihokê? Herê 602 milyon dolar yani. Eger balafirgev veken Daha zêde dibe. Daha zêde dibe. İco em ji vir tên em tên Kurdistan em tê Kurdistanê heta hevlêrê derbas dikin jê şûn de em nikan herin hinda merkezî hikûmet hêla Baxdadê ji wîze dixwazin. Wîze jî ez jî ana halê hazir ez jî ihracat dikim wê derê. Vaha 2 sal hîna me wîze negirtiyen. 2 sala 2 sal me hîna wîze negirtiyen. tek kar heye li Kurdistanê? Karê taybetî te heye meselen projeyê te heye li Heye min jî di hindirê vê nehma da 6 milyon dolar ihracata me biye a firma me biye. Em dixwazin mesela em dişinin hêla Baxdadê jî gavak em dişini wê helî gerek em jî her wê helî werin ama wîze em nikan birên yanî. Va 2 sal personelê me başûrî kiriye hîna wîze negirtiye. Ez va ji bo firma xwe nayêm genel olarak dibêjim yani. Îro Serok Wezîr Mensûr wa dikane vê tiştê hal bikin bi merkeza hikûmeta Baxdadê re xeberdan bikin. Hêla Kurdistanê jî gavak tên hêla me jî ew jî mesela wata ji bo wîzê ew dike êwa jî dereng didin yani hani dirê heftekî da didin ama heftekî jî pir ji bo îş însanî heftekî pir yani gere dirê rokê dirwa da çê bibe yani. Îro em dixwazin li wê derê em qargeh jî çê bikin ji berk teşwîk tune li wê derê. Teşwîk nizanim bi Kurdî ez tam nizanim. teşwîk tune yani alîkariye we nakin. Mesela em bê li wê derê erse dide ji 49 salara li wê dera dewlet erse didime tapiya wê didime yani. Belaş didi yani li wê dera belaş dide. Li wê dera em jê re bölge şeşa dibêje yani. Ferq çina ciyawazî çi ye li navberê li nêwan Hewlêr û Silêmanî û Amed da. Li vê re dewlet çawa alîkariye we dike li Kurdistanê çawa ye? Li vê dera dewlet ji 12 salar re heqê sîgortayê narê. Heqê sîgorta jî pir pere girê dide yani. Heqê erd narê. Heqê erd jî pir pere girê dide. Yani pir imkan heye ama li hêla Kurdistanê tiştek ez zanim sadece erd didite ew jî 49 salar re bi kirê didite. Erd dide ji 49 salar re li wê derê gerek ew serbest berde enerji yani enerji gere belaş bid yani. İrol cem hêla Kurdistanê herhalde sîgorta tune ama şuna sîgortayê dikane enerji belaş bide. Bürokrasi pir giran dere. Bürokrasi dibêjim mamele wata mera digerîne ji bo Bihaya enerjî li vêrê zêdetir e ya li Kurdistanê? Li vir ji Kurdistanê daha zêtir e. Li Kurdistanê jî enerji sürekli kut yani sürekli enerji tune li Kurdistanê yani. Yani Kurdistanê îro yekê qargehê çê bike gere bi mozotê bi jeneratörê bişuxulîn yani. Yani sürekli yani ew tune li Herêmê Kurdistanê rast dibêjî ev e problema lê dixwazim bizanim li vêrê wextekî kesekî kargehek veka hikûmetê Tirkiya çawa alîkariye wan dika? Hikûmeta me avê dera? Bele li Amedê li Rûhayê li Mêrdînê li Wanê. Em belki li cem yekî 205 kes bişuxulise her me sîgorta wê tişûna wê de devlet dide. Devleta Tirkiye dide yani. Yani lêre eger 250 kirekarê hebe dewletî Tirkiya pareyê manganiyan didate? He didime evet. Şûna me de dide sîgortayên de devletê ew jî yani. Bo 3 mang ya takey? 12 salar yani. Bo 12 sal? 12 sala her me dide. Wekî dijî dide. Sadî çend ji ev hiqûqê duan we didin? Sadî çend? Hemiya dewletê Tirkiya de dat wan? Ek teşvîk birê dide gişî yani. Ek teşvîk birêse dide gişî yani. Kürt Irak'tan Kürt با لە عێراقەوە کورد بێن لە هەولێر دهۆک و شارەکانی دیکەوە هەروەها دیاربەکر جا ئەگەر بێت و بڵێیت من لێرە کارگە دەکەمەوە بۆ هەر دۆنمێک 7,000 دۆلاری لێ وەردەگیرێت و کارەبا ئاو ڕێگە گازی سروشتی و بە هەموو پێداویستیەکانەوە دابین دەکرێت ئەو تەنیا کارگەکەی دروست دەکات
واتە تەواوی کارەبا و پێویستیەکانی دەگەیانێتە بەردەرگەی کارگەکەی ئێمە هەر دۆنمێکی زەویەکەی بە $7,000 پێدەدەین زەویەکە ئیدی دەبێتە مڵکی ئەو کەسە ئەمە بۆ ئەوانەیە کە لە تورکیادا دەژین هەروەها کوردیش لە هەولێر و دهۆکەوە بێت دەتوانێت ئەو کارگانە بکاتەوە ئێستا زەوی کارگەمان داوەتە دوو برای دهۆکی ئەوانیش لێرە بەرهەم دەهێنن ئێرە بۆ کرانەوە بەڕووی ئەوروپا و بۆ کوردیش ناوچەیەکی پیشەسازی هەرزانە باشە بەس کاکە محەممەد بەڕاستی من نامەوێت تۆ دەوڵەمەنەکانی ئێمە بینی لێرە کارگیان پێ بکەیتەوە من پێم وایە ئەگەر تۆ کار ئاسانی بکەی دەوڵەمەنەکانی ئامەد لە سلێمانی و هەولێر کارگە بکەنەوە گەلێک ئاسانترە بێژە بۆ تەتزانی هەندێک موادت خامێ وە لەوێ دەرێدێتە vێرێ کرێە ڕاگوهاستن دوو جاران زێدە دەبێ نە کیژان قازانجا وە لەوێ دەرێ کارگە بکەن کارگە بکەن یا وان بێنە vێ دەرێ پاشی ناوبەر داخوازم وە بەرسێ بدەن و دەچمە خزمەتی کاکی زەرەنگەرێژی بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە ئەگەڕێنە. بەڵێ بەرەزان جارێکی تر سڵاوتان لەبێ دیارە من کەمێک درەنگ هاتم پرسیارەکەی خۆم لە بیر نەچێتەوە کە من حەز دەکەم هانی دەوڵەمەندەکانی ئامەد بێ لە هەولێر و دهۆک و سلێمانی کارگە بکەنەوە لە بەرەوەی کە تێچوون کەم بێتەوە پەیوەندیەکە دروست بێ نەک دەوڵەمەندەکانی ئێمە بێن لێرە بیکەنەوە هەرچەندە فەرق و جیاوازیەک نییە لە ئامەد و هەولێر بەڵام کاک سەردار لەگەڵ تۆ قسەم نەکردووە تۆ بازرگانێکی گەورەی ئاڵتون و زێڕنگەری و تۆ مۆدلی خۆشتت هەیە مۆدلی مەموزین مۆدلی دیجلە و فرات پەیوەندیت لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە مۆدلی کاروبارەکانی تۆ بەرهەمی مەموزین پشتێنە جوانە کوردەواریەکان دەنێریتە سلێمانی و هەولێر و دهۆک گەلێکدی گەلێک بەڵێ چ دەبێژی لەسەر مژارێت سەرەکیە مە پێشیا هەر تشتەیەکێکی ڕەنجم سەر چاوە هاتن چاوێت تەماسکەم براستی سەر سۆرانیە نقارم بۆ ئاخمەت کوردم کورمانجی داخمم ji بووی gelek bej naxut tevînim ji bûî we ez ser zêringeriye xebat dikim ez benî zêringeriye ku ana em li Amedê çê dikin li her develê dunyayê em difroşin li New Yorkê li Almanya Firoşê we li Silêmanî û Hewlêrê çawa ye li Dihokê baş e Silêmaniyê Hewlêrê û Dihokê gelek baş e anha em mehê 95 kilo zer difroşin wê li giraniya me ser Hewlêrê bû ser Hewlêrê bazarxweşê gelek ekvebûn li têya dahatin Silêmaniyê lê bawerim ki eger teyare mesela me ya teyarê biaxve û bê ziman û karsaz evê ji vê herin bikin Silêmaniyê ji Silêmaniyê bikin Amedê Amed bajarkî gerek rojhata navîn da gerek bajarkî qedîme zêringerê ku li Amedê bûn ana li her derê dunyayê ne vana Armenin vana Suryanî ne an vana Keldanî ne van gelê ku li vê xebat kiribin anha li Dubayî li İstanbul li Konstantinopolisê li New Yorkê li van dera tekildariyê ku bi Silêmaniyê ra bi Hewlêrê ra bi Dihokê ra bînin ziman û servî xebat dikin heye xebata me ya şirketa me ya ku em serdaxivin gelek Mezopotamya xebata Mezopotamyayê xebata Dicle û Firatê xebata Memûzînê servaya serzêr ser zîva em tînin ziman û servî diaxivin û bazarkî gelek mezin tînin li dunyayê lê navbera me û Kurdistanên da em bawerin pêşerojê da 95 kilona bi tona bi 3 tona bi 10 tona em xebat bikin lê biborînin nêskî vî salê ser
نەخۆشینا چێبوو و ji bo wêyekî bazirganî kêm bû lê anha pêşiya me vebû دبرێ شەڕی ئۆکراین و رووسیا بازرگانی لە ناوبەرێ ئامەد و هەرێما کوردستانێدا پتر بوو نە زێدەتر بوو daha zêdetir bu ez benê na şerê Ukrayna nabêjim serê şerê Covidê divêm nexweşîna هەندێک لە کارگەیەن فابریقێن وە لە vêrê پاشی ev şer پرۆبلم چێ بووە ji bo wan jî ji bo me problem موادên خام کەم بووە problem nîm bû problema ku hebû نابێ سەرۆک لە ناو پرۆگرامێکی ڕووداوێ وەسا دەبێژێ دەبێژێ هەندێک پرۆبلم چێ بووە بەلێ ser zêringeriye an nebû lê ser turizmê alî gerê da hinkî kêmasî çêbûn Amed bajarkî gelek qedîme sîwsê gel li vê jiyan kiriye ji bo wî kasî Amed bi 1000 salî berê bi bajarkî wek qedîmetiya Süleymaniyê Duhokê Hewlerê çêbû nabera wan da ticareta me gelek ser rêya bazirganiyê de hebû ne îro ji bo wî kasî em qewmiyeta me girêdayî hevdûne an em dixwazin vê qewmiyetê girêdaniya xwe bi Amedê ra pêşvev bin bazirganiya xwe bi Amedê ra pêşvev bin ne bi Entabê ne bi Kayseriyê gelek bajarê Tirkiye ra ana xebat dikin lê an bi Amedê ra hinkî kêmdar biye em dixwazin wî kêmdariya wî pêştav bin بەڵێ helê مامۆستا ئەvە بەحسێ زێر وەکی دیژی ئەف چێبوونە ئەف پەیوەندی لە ناوبەرە هەرێما کوردستان و ئامەد و شارێن دی تەسیرێت ئەvە چ دەبێ پێشنیارێن تە چنە کاری هەرە گرنگی جەنابی سەرۆکی ژووری بازرگانی لازمە چ بکە حتا ئەف پەیوەندی زێدەتر چێ ببێ برای عزیز وها بینیم زمان ام خباتا کو کار کلوه چید کن ام دشین İstanbul İstanbul به تیاره دیستا دشه دبی انجبا دبی بعد کوته سلیمانی حولره دهوکه گلک زحم بو تیاره ما و حولره را او تیاره جبو هبو کارسازی ما گلک پیش کد ئەvە هەمی لەسەر مشتری پارەیە نا پاره پارەیە بەلێ ji bo ku pareyê zêr çûndin û hatine navbera dewletan da bê problem bê pirskirêk gerek bi here were gümrükan da rêve be teyare heve gümrük rêve dike gümrükên dünyayê serbest piyasa ku li Dubayê li wek Amedê û ne bere Süleymaniyê ve ne pirskirêk e modelê me ku me ava kiriniye memûzîn Dicle û Fırat Mezopotamya van modela li her derê dünyayê wek firotana me ya ku em difroşin Süleymaniyê sê katî wê em difroşin New Yorkê yek problemî me heye hawa teyare تیارەیە en teyare hebin pirskirêk nîne alî karsazê ji bo Süleymaniyê da zêrfiroşê wê derê zêrfiroşê Amedê tekiliya wan evê gelek zexm be زێدەتر سەرچاوەیان ئاڵتونێوە کێ دەرەیە li چاودانیە ئاڵتونێوە altûnê me 22 ayar li rojhilata navîn 22 ayar giraniye an Türkiye 22 ayar e lê ji bo ku 18 ayar 14 ayar zêr jî an hatin xwestin li Süleymaniyê ser mücevher ser elmas ser diamondê gelek xebat hene an hat من gelek brandên dî debînim لە هەولێرê لە سلێمانیە brandê we nedîtiye şorrûmê we heye hene şovro şorrûmê we heye li Slêmanî lê hewlêrê her şeye li hevalê me bi me re xebat dike lê hewlêrê Lokman Hekîmê ye Lokman Qehreman nêskî 16 tiştê ku em difroşin yanî we tiştê ji bo wan dişênin em dişînin modelê memûzîn jî heye tevek hene lê çika dige Süleymaniyê nûke memûzîn te kiriye brandekî cîhanî gelek cîhanî ye
gelek cihaniye. Her binavê memûzîn dê te nasîn li Her dinyayê. binavê memûzîn û di slogana me da Made in Diyarbekir. Ji bo cilka Kurdî jî çê kiriye bi taybet binavê memûzînê? Em bêjin anha evha sîngu berê wî tevêkê bigire xevatê wan jî hene a kemberê zêr jî 21 ayar an 22 ayar. Baş e. Mamosta di daxuyaniyekî cenabê Mihemed Kaya ji bo Rûdawê dibêje sedî pencê henardeyê Amedê di gel herêma Kurdistanê. Te ev pijraz dikî wesaya? Rêwer ji vê dera sedî pêncê zêde îxracat bi ji Kurdistanê re ji vê dera derij Kurdistanê re. İxracat bi Kurdî nardeniye. İxrac Erebiye. Baş e? Ez nizanim hani tam Kurdiya me ji tam ew nine. Baş. Li vê dera tiştek em li vê dera öğretmiş dikin, çê dikin qalîta wê aynı Avrupayê, Gaziantep'ê, Konya'yê çîse ême ji vê derê daha baştir yani. Em jî dixwazin daha tiştê zêde ji Kurdistanê werin li vê dera bistînin. Her tişkî li vê dera heye. Tu goşt bê goşt heye, peynîr bê peynîr heye. Tu fabrika yani kargeha Panîrê wanê berhemê cilkûbergê Amedê na? Herê gişey, Amedê Tiştên gişey. ciwanî folklorî wan tiştên destskar û destçinên Mêrdînê na? Herê heye, gişey. Li vê dera kargeha nîska heye, anoka heye, birinc heye. Birinca Qerej daxê meşhûr e di Tirkiyeyê jî di dünyayê jî navê wê heye. Ev ji bo Slêmanî baş e. Slêmanî gelek birincî Kurdî Ji bo Slêmaniyê tenê ji bo Kurdistanê giş yani ji bo Başûrê gişê heta Rojava û Rojhilat yani ji bo wa derana yani em dixwazin daha zêde werin li vê dera ticaretiye bikin bazirganî li vê dera bikin. Gava ew jî min got îro li Slêmaniyê mesela Kurdkî menê İranê heye got min li Slêmaniyê çiye fabrikekê ez çê bikim kargehe yani. Çê bikim di hindirê salkî de hîna Rûsata xwe nestandiyen. Rûsat diyêjim hani ji ber dereng mesela li wê derê bürokrasî dereng derin. Mesela ez jî dixwazim li wê derê çê bikim li Slêmaniyê. Kurdistan saxlama ji bo pareyê wa. Hetana va 6 sal ez mal dişînim wê derê perê me tişkî wan da nebiye. Li her cihekî diyên Iraq saxlamtir e ji bo we? Sağlamtir e herê. Ji me re ji bo te jî? Ji bo parê altûnê te jî? Yani Kurdistan zor emîne bo parekantan zor lê dڵniyan kes qoltan nabire weniya? Hetana tişkî çê nebiye ama tiştê piçûk jî çê dibe wata çê dibe jî li wê derê qanûn tune yani. Mesela em bêk herî mahkemeyê wek vê dera terî bidî mahkemê li vê dera di hundirê 5 mah 6 mah da hal dibe ama li wê derê dereng hal dibe yani. Li Kurdistanê dereng hal dibe ji ber Kanûn heye lê stavêt qanûniyê me kemin. Erî kêm ji Yani wê hendek caran wan qeziye pîçek teexîr dibe, pîçek dua dikeve. Ev e problema ne? Herê ew heye li wê derê ew sıxıntiya ye. Navçeyên dî jî çawa ye mesela de Kurdistan saxlamtir e li navçeyê Sunnî û Şîa ji bo we? Kurdistan daha baş yani. Baş e? Kurdistan baş e, Sunî jî baş e. Şîî jî baş yani pir zêde ne ew jî baş yani. Ew jî yani Elhamdülillah. Nabera me û xevatê me ku Kirkuk û Musul. Bele. Tanî ziman ji bo wî vêjim. Kirkuk û Musul alî bazirganiyê da ji bo me pirsgirêk e. Bo? Ticareta ku em li wê dikin ji bo ku qewmiyetê tevlihev e hinkî masî tê pêşiya me dereng dimînin. Xevatê xwe da jî em dereng dikevin, alî aboriyê da jî em dereng dimînin. Alî bazirganiye ku em didin alî pereyê da jî dereng dimînin. Lê li hewlêr Süleymaniyê ew gelek pêş dikeve. Daha zûtir daha baştir difikirin. We her dibêjin em li Amedê tiştê xwe bişînin herêma Kurdistanê. Lê li Kurdistan jî çiş nexwazin em jî çiş hene birayê min. Em dixwazin li Süleymaniyê, an Kerkuk, Musul, Baxda jî nav da em dixwazin navên da rojhilata navîn tevek bên. Lê an ji bo Kurdistanê em daha pir dixwazin em birayê hevdûne. Em dixwazin ew hûn ê tişta çêkên bîne em bistînin, em bifroşin dünyayê. An em bifroşin wê hûn bifroşin dünyayê. İran nezî wê hûn bifroşin İranê.
هم بفروشن دبي چما ام ji Dubai kemtir bin ez benê em dixwazin hemê dunyayê tekildariya me kemasiye îdarê wê derê ev e kemasiye îdarê والله شيخ بەڕاستی ئەوە یەکێک لە خەمە زۆر گەورەکانی کوردە لە هەرێمی کوردستان وەکو زەڕنەقوتە دەممان کردوتەوە بووین بە سۆپەرمارکێتی دنیا هیچ نەبێ ئەگەر هەر سۆپەرمارکێتین تۆزە کوردەکەمان لە ئامەد و لە شتەکان لەمان بکڕین بەڵام ئەو دانیشتۆ زەرنگەرێکاڵە کاکە ئێوە شت دروستکەن با ئێمە بینێرین بۆ دنیا ئێوە قازانج بکەن ئێوە هەر خەریکی هاوردن هەر خەریکی هاوردن بە قسەی منەکەی شێخ کە ڕۆشتیتەوە ناردنکاران لە لەقەبەکەت بکەرەوە یان سیاسەتەکەت بگۆڕە یان خەمەکەت گەورەتر بکە ئەزانم بە تەنیا تۆنیت بەڵام من لێرە تۆم لەگەڵا تۆ ئەم ناونیشانەت هەڵگرتووە کاگڕنج من حەزەکەم بەڕاستی زۆر ڕاستە یعنی بەڕاستی ئێمە وەکو هەرێمێکی بەکاربەرین ئێمە زۆر هاوارمان کردووە کە بتوانین لە هەرێمێکی بەکاربەرەوە بین بە هەرێمێکی بەرهەمهێنەر بەڵام بەڕاستی ئەگەر شت بەرەم بێن ئەوە ئەڵێ من ئێمەمانان برای ئێوەین ئێمەت بازار گەرمی بۆکەین ئێمە تەسویقی بۆکەین ئێمە لە دنیا مەشهوری دەکەین بڵێ بەڕام بە یەک دەست ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی خەمخۆر نییە یعنی بەڕاستی بێخەمە لەوەی کەوا ئێستا هانی زۆر هاوردەکاران و خاوەنکاران و بزنسمانان بە شێوەیەک نادرێت تاکو بتواندرێت کارخانەی استراتیژی بکرێتەوە ئەو کارخانانەی کە ئێستاش هەیە هەمووی تووشی شەلە لەبێ بەشێکی بەهانەیە پێ بڵێم برایە هێژایە من لە vêrê dewlemendên Amedê çi problem nîne her çiş dwesaya her çiş hemî derev ji bo we vekiriye hemî çiş vekiriye hemû çiş asana بەڵێ هەموو ئاسانکاریەک ئەکرێ ئەوە دەبێژێ کاک محەممەد دەبێژێ کاک محەممەد وەسایە هەر چش vekiriye ez ava bînim نەخێر کەم و کوڕی هەیە لا ئێمەش کەم و کوڕی زۆر هەیە دەبێژێ gelek کەماسی هەنا ئەم هەر بێژین والله حکوومەتە هەرێما کوردستان ئالیکاریە من ناکە حکوومەتێ تورکیاژی وەسایە براگرنج حکوومەتی هەموو حکوومەتێک بەڕاستی یاسا و دەستوری هەیە بۆی کەوا گرنگی بدا بە بەرەمی خۆماڵی حکوومەت کینە وەنە حکوومەت ئەتوانێت بەڕاستی هاوکاری تەواوی خاوەن کارخانەکان بێ لە ڕووی ئەوەی کەوا بتوانێت واتە مەوادە ئەوەلیەکان بە شێوەیەکی ڕاستەوە خۆ بە نرخێکی گونجاو خاتە بەردەستیان نامەوێت لە ئامەد شەڕی سلێمانی و هەولێرە لەگەڵ بکەم بەڵام ئێوەی دەوڵەمەنانی کورد بەشێکتان چوون لە دەرەوەی هەرێمی کوردستان کارگاکەنەوە شەڵڵا شتی ڕێکوپێکتان بۆ هەرێمی کوردستان بناردایەتەوە ئەچن شتی زۆر خراپ دەنێرنەوە کاکە ئەگەر قسەکەم وانە محاسبە بکە شەر بێنێمەوە بۆ هەرێمەگەڕنج ما پێ و بڵێم بەڕاستی پێ ڕاستیان ئێمە هاوردەکاران هەمە جۆرمان هەیە بەڵێ منەکەم ڕاستیان نا ئەوە لە ڕووی ئەوەوە کەوا بەڕاستی لەو پێشتواندراوە کە کاڵای خراپ بێ بەڵام ئێستا بەو شێوە نییە ئەوە ناڵم من بەس دەوڵەمەنی کورد ماڵی لە سلێمانیە ماڵی لە هەولێرە براکەم ئەچێت لە دەرەوەی هەرێمی کوردستان کارگە ئەکاتەوە لەوێ شتەنێ کێشەکەی بدۆزەرەوە کێشەکەی چەند جار بەرنامە دەکەم هەر سێڵفی لەگەڵ وەزیرەکان دەگرن باشەڕی لەگەڵ بەڕاستی پێوە بڵم ئەوانەی بەکەوا ئەچن لە دەرەوە ئەو کارخانەکەن بێن لە نزیکەوە لەگەڵیان بدوێن بۆچی ئێوە ئەچن کارخانە لە دەرەوە ئەکەنەوە من با پێ بڵم بەس بە جوانی بۆی ڕاستی تێوەگەێنم بیگەێنم بە خەڵک بامان یعنی ئەوەیە کەوا بەڕاستی حکوومەت نەهاتۆتە سەرخەت بۆی کەوا ڕاستە و خۆ ئەو کێشانە بدۆزێتەوە بۆچی نەتواندراوە کارخانە استراتیژی دابەزن لەگەڕێکی زۆر کەم کردووە باش لە هەولێرێکین لە دهۆکەیکێن کەماسی لەوێ دەرێژی هەیە نینە ها کاکە محەممەد کایە لەوێ دەرێ چ کەماسی نینە هەمی چشت gelek hasana یان لازمە هەردەم و خەبات بکەن ji بۆ باشتر çێکردنا گەشەکردنا پیشەسازی و بازرگانی Artık ticarette dünya ile rekabet ediyoruz. Bunu bilmemiz lazım. ئیدی کە بازرگانی ئێمە ڕکابەری لەگەڵ جیهاندا دەکات Bizim پێویستە ئەمە بزانین Vietnam'dır.
ڕکابەری ئێمە چینە ڤێتنامە میسرە ئێستا هەموو وڵاتان بەو چاوەوە سێرمان دەکەن ئێمە لێرەدا بە پێداگریەوە بە حکوومەتی تورکیا دەڵێن و بەردەوامی شتوپاتی دەکەینەوە لەبەر چی؟ چونکە بۆ ئەوەی من کاڵاکەم بفرۆشم پێویستە ژێرخانی پیشەسازی هەبێت ئێستا گەورەترین گرفتی کوردستان ئەوەیە کە چەند کارێکەن پێویستە دەوڵەت بیانکات چارەسەری کێشەی زەوی بکات و گرفتەکانی بەردەم کارەبا و ئاو نەهێڵێت پێویستە بگۆڕی کارەبا جێگیر بکات اینجا پیشەسازەکان دێنە کوردستان و وەبەرهێنان دەکەن بەڵام تۆ زەوی نەدەیت و داشکاندن نەکەیت و ئاو کارەبای بۆ دابین نەکەیت دڵنیا بە هیچ کەسێک نایەتە کوردستان بگرە کوردیش لە کوردستان وەبەرهێنان ناکەن چونکە کوردەکە سەی دەکات ئاخۆ لەکوێ وەبەرهێنانی دروستەیە دەچێتە میسر دەچێتە کوێ دێتە دیاربەکر دەچێتە کوێ دەچێتە چین ئێستا بازرگانی تورکیا دەچێتە چین و بەرهەم دەهێنێت و دەینێرێت کام حکوومەت کاری دروست بۆ بازرگانان بکات وە بەرهێنەر دەڕواتە ئەوێ لای ئێمە گوتەیەک هەیە دەڵێت بازرگانی کردن نەتەوەی نییە کورد تورک زازا و عەرەبی تێدا نییە ئەم بابەتە بەڵکو پارە هەیە کوێ سەرنجڕاکێش بوو بۆی دەڕواتە ئەوێ ئێستا پێویستە حکوومەت سیاسەتی هەبێت بۆ نمونە کوردستانی عێراق بە زۆرترین ڕادە بەکاربەری چییە؟ با هەندان بۆ بەرهەمێنانی ئەو کاڵایە هەبێت بۆ نمونە پارس نووری لەسەر بەرهەمی میوەدانا ئینجا باج و قەدەخەشی دانا لە تورکیاوە حەوت کارگەی هێلکە هاتە کوردستان و کارگەی کردەوە هەم پشتیوانی دەکەیت و هەم چاودێریشی دەکەیت کاکە شێخ یەکێک لە کەسێن هەری چالاکی مەیە لە هەرێما کوردستانە خەبات دەکا ji بۆ چێکردنا ئەف پەیوەندیان بەهێز لە ناوبەرە بازرگانن کورد دەگەل دنیایەدا پڕی مهمە ئەم بزانین دیفچون و نەرینە شێخ چنە ji بۆ باشتر چێکردنا ئەv پەیوەندی من دەخوازم وە باش شێخ گۆهداری بکەن حتا ئارمانجا من ئەvە کە زێدەتر وە دەگەل هەرێما کوردستانی هەفتوو ناس بکەن زێدەتر پەیوەندیت خۆ گرێ بدەن ئەف تێکەڵیە کە ڕەوش دەخوازێ gelek baş çê bibe li navberêwe û herêma Kurdistanê hemî şarên parêzgên herêma Kurdistanê paşî ev navbir ez derfetê xwe dideme şêx we li cem şêx her dem data û înformasyon jî hene dixwazim wan tiştên li ser zarê şêx guhdarî bikên baş e bînere berzekan paşî em navbira egerêmewa bibûrin tozekî ji legel şêx lê gîr bûyîn ew hemûî li pênavî ئامانجە مەزنەکەیەکە هەموو پارێزگاکانی کوردەواری و کورد لە هەر جەیەکی دنیا بێ باشتر گەشە بکەن پەیوەندیەکان تند و تۆڵتر ببێ ئێستا ئەگەڕێمەوە بینەرانی بەڕێز بەڵە بەڕزان جارێکی تر لە ئامادەوە سڵاوتان لەبێ ئێستا کاک شێخ مستەفام لەگەڵا سەرۆکی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان پرسیاری ئەوەم لێ کردووە چی دەڵێی بۆ زیاتر گرێدانی ئامەد و شارەکانی تر لەگەڵ هەرێمی کوردستان دیارە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێ کەم و کورتی و کەماسی هەیە ئەوە بە شێخ خەموت لە هەرێمی کوردستان باسی یەکەین ئێستا بە باسی چۆنەتی گرێدانی هەرێمی کوردستان و باکوور بکەین فەرموو بەڵێ هەرێمی کوردستان بەڕاستی پێویستە لەگەڵ ئەو شارانەی کەوا نزیک لە خۆیەتی لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لەگەڵ ئەو خاوەن بزنسمانانە کار بکەن بۆ ئەوەیکەوە لە چەند ڕوویەکەوە ئەتوانن ئێوە ئەوان سوودمەند بن لە ڕووی ئەوەی کەوا وەکو بەڕاستی هەم هاوزمانن و لە ڕووی ئەوەی کەوا کارخانەی استراتیژی باشی لێیە
بۆ نمونە لە ئامەد سیرەکەی کەوا لە ئامەد چەندین کاڵا لێرە دروست ئەکرێ وەکو موبیلیات وەکو ئالیڤ وەکو ئارد وەکو دەرگا وەکو شەکر وەکو مرەبا وەکو جلوبەرگ وەکو بەردی مەرمەڕ و جۆرەها میوە تۆڕی پلاستیک پەنیر شکولاتە بسکویت یعنی معکەرۆنی بقولا هەمووی ئەمانە بەڕاستی بە کواڵەتێکی جیهانی بە شێوەیەکی زۆر کوالیتی باش دروست دەکرێت و لێرەوە ئەنێردرێ بۆ شارەکانی تر بۆ ئەستەمبول و بۆ ئەنقەرە زۆربەی هاوردەکارانی ئێمە چین لەوێ ئەو ئەشیاناکردن هەتا لە مەسەلەن لە وڵاتی جمهوری ئیسلامی ئێرانی لە شارە کوردەکان زۆربەی کارخانەی باشی لێ ئەتوانن لەگەڵوان تەعامل بکەن بە تایبەتی لێرە لە تورکیا زۆربەی کەوا ئەو شارانەی نزیکن بۆ ئەوی کەوا بەڕاستی بتوان درێزاتر هاوکار بن بە یەکەوە لە ڕووی نزیکیەوە تێچووی کەم مەسروفەتی و لەگەڵ ئەوەشدا کە ئەتوانن بە یەکەوە بە زووترین کات دەنگیان بکا بە یەکتر و لەو کارخانانەش کە هەیە کارخانەی استراتیژی باشیان هەیە و ئێمە بەڕاستی کاگرنج یعنی دەواازەیەکمانەی ئیبراهیم خەلیل بۆ 40 ملیۆن کەس یعنی کاڵا ئەنێرین و کاڵا لەو شوێنانەوە دێ یعنی ئێمە دەواازەیەکی باشمانەیە هەرێمی کوردستان هەرێمێکە سنتەرێکی بازرگانی باشە بۆ عێراق بەگشتی بۆیە یعنی ئێمە لە چەند ڕوویەکەوە ئەتوانین ئێمە لەگەڵ ئەم شارانەی کەوان نزیک خۆمانە بە شێوەیەکی ڕاستەخۆ کاڵەکانیان و لێ بکڕین و بژێوی خەڵکی ئامەد باشە بێ بژێوی خەڵکی وان باشە بێ مێردین باشە بێ لە هەموو ڕوویەکەوە ناوچەکانی خۆمان وەک کاڵاکان هەرزانتر ئەگات بەڵێ هەرزانتر ئەگا بە عێراق هەرزانتر ئەگا بە هەرێمی کوردستان وانە بەڵێ ئێمە ساڵانە بەڕاستی 10 میلیارد دلار ئالوگۆڕی بازرگانی لەگەڵ تورکیاکەین بە هەر هیچ نەبێ بە 2 میلیارد دلار لەگەڵ ئەم شارانە بێ باشە بەرهەندە ژیانیەکان ئێمە ئەچین لە وڵاتان ئەیهێنین لە کاتێکا خۆی لە ئامەد دروستەکە مانگۆ لە ئامەد دوورێ زارا لە ئامەد دوورێ ماسیمۆ دوتی لە ئامەدە دوورێ هەموو براندە جیهانیەکان لە ئامەدە جیهانەکان دەچێتە وڵاتانەوە لەوێشەوە دێتێ لەوێشەوە بەداخەوە وەکو ئاڵتونەکەی کە کاک سەردار ئێمە کە ئەڕۆین نایبینین زۆربەی بەڕاستی هاودەکاران هەر لە ئامەدیشەوە سەفەرەکەن ئەڕۆن ئاگان لێ نییە کە لەم ناوچانە چەند ناوچەی پیشەسازی باش نەمەزانی هەتا هاتم بۆ ئامەد بەڵێ یعنی ئێمە بەڕاستی هاوردەکردنی کاڵا کە ساڵانە لەگەڵ تورکیا زیاد لە 10 میلیارد و لەگەڵ ئێرانە زیاد لە 6 میلیارد دلار نزیکە 7 میلیارد دلار ئەروگۆڵی بازرگانیەکەین با ئەمانە لە ناوچەی سنوورەکانی بەڕاستی هەرێمی کوردستان بێ ئەو کاڵایانە کە بە زووترین کاتەکە بە نرخێکی گونجاو بازارەکان هەرێمی کوردستان پڕێ لە کاڵای باش و نرخی گونجاو شێخ فەرمایشتەکەت بەشەکر بێ بینەرانی بەڕێز باوەڕ بکەن نانی بەیانی وان زۆر تایبەتە پەنیری وان زۆر مەشهورە لە جیهاندا نەوەسایە پەنیرێن وە لە وانێ لە دنیایدا بە ناو و دەنگە باوەڕم پێ بکە ئەتوانرێ لە هەرێمی کوردستان هەموو ڕۆژێ لە مەرزی سەرزێڕەوە پەنیری فرێشی وان مرەبای فرێشی وان بگەێنرێتە کافێکان و نانی بەیانی وان لە ناو کافێ و لە ناو چاخانەکانی هەرێمی کوردستانە هەبێت و بێجگەلەوەی لە دوای چین زۆرترین بەرهەمی هەنگوین بەشێکی زۆری لە ناوچەی جۆلەمێرگ لە شاخ و داخەکانی ئەم پارێزگایانەدایە ئەتوانرێ سوود ببینرێ یعنی عاجز مەبن خراپترین هەنگوینی باکوور لە باشترین ئەو هەنگوینانەی کە کەس نازانێت لە کوێی هێنن بۆ باشووری کوردستان و هەرێمی کوردستان باشترە ئاخر توخوا کۆیت هەنگوینی هەیە کۆیت گوڵ و گوڵزاری هەیە معقولە تۆزە شەکر لەگەڵ هەموو ڕێزەکەم بۆ کۆیت و بەرهەم و بژانەوەی کۆیت و وڵاتانی کەنداوی دراوسێمان بەڵام وەڵڵاهی هەنگوینیان نییە تۆزێ شەکر تامی هەنگوینی تێکەن ئەینێرن بۆ هەرێمی کوردستان ئەم قسە ئەتوانم بسەلمێنم لەبەرەوەی کڕیومە بردوومە نردوومە بۆ تاقیگەکان ئەوە هەنگوین نییە هەنگوین ئەوەیە کە لە جۆلەمێرگ بەرهەمدێ هەنگوین ئەوەیە کە لە دەوروبەری وان بەرهەمدێ هەنگوین ئەوەیە لە دەوروبەری بەتلیس بەرهەمدێ هەنگوین ئەوەیە کە لە دەوروبەری مێردین بەرهەمدێ ئەوە نە هەنگوینە ئەو هەنگوینە کە لە چەولک بەرهەمدێ ئەوانە پەنیرن بۆ ئەمانە نابن ئەو گوندەوارانە دەبوژێنەوە وانە شێخ بەڵێ
ڕاستی ئێمە ئەبینین لەم بەرهەمەکانی هەرێمی کوردستانی شاخاوین زۆر گرنگە 10,000 تن بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان ئەوەش گرنگە زۆر بەس بەش ناکا زۆر جار بڵێ ڕاست ینی من حەقەتی حەزەکەم شتێکی شەیە ئەم بەڕێزانش کە لێرن ینی ئەوەیەکەوە کارخانە ئەمان بۆیە باسیەکەم حکوومەتەکە زۆر هاوکاریانە باسی ئەکرد بەڕێز کە سەرۆکی بۆرسەی ئامەد ئەڵێ 12 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە 250 کرێکاری هەبێ خۆی دەعمیانەکە معاشیانەتی ئەگەر تورکیا هەیبە لە تورکیا ینی قەزم وەیە حکوومەتی تورکیا هاوکارە بووی کەوا زیاتر کارخانەی استراتیژی دابمەزرێ و بەڕاستی موادی ئەوەلیەکانیان من ئاگام لێ لە واز جمهوری ئیسلامی ئێران بە بەلاژیان خەنە بەردەستیان هەرێمی کوردستان سەرڕایان قڕبەسەریە هێشتا زەریبەی سەرکارگەکانیش زۆرە بەڵێ کارەبا بەڕاستی کارەبا ئەوە لە وەزیری کارەبامان پرسی وارین ئەم نرخە بۆچی ئەوە گرانە ئەویش لە وڵا نازانم یعنی بەداخەوە بەڕاخەوە نرخی کارەبا بە سعرێکە کە لە عێراق بە 6 دینارە لە کوردستان بە 157 دینارە ئەمانە هەمووی تەسیراتیان هەیەکەوە ئەڵەی بۆچی کارخانە لە کوردستان دانامەزرێ یعنی پێویستە بەڕاستی ئێمە پایامەکەمان هەم بۆ بزنسمان و سەرمایەدارانی خۆمان کە ئەوانیش کەم تەرخەمن ناڵێم ئەوانیش کەم تەرخەمن بەڵام ئەوەیە کە حکوومەت هاندەرێکی بە قووەت نییە تاکو بتواندرێ ئەو کەسانی کە سەرمایەدارن و ئەیانەوێ کارخانە دروستکەن هانیان بدەن کەوا کارخانەکانی لە کوردستان دامەزرێنن بەڵێ ئێستا لە ناو ئەم گفتوگۆیەدا بەڕاستی شتێکی زۆر گرنگ هاتە قسە ئەویش ئەوەیە کە جەنابی سەرۆکی ژووری بازرگانی ئامەد پەیامی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نرد و کاکە سەردار باسی ئەوەکە لە معقول نییە ئاڵتۆنی ئامەد بچێتە دووبەی و چەند وڵات و بچێتە ئەوروپا پاشی بێتە هەرێمی کوردستان وەنیە بەڵکو ئەم دەرک و دەواازەیە وەکو حەسەن زیرەکە لە ئینشاءڵڵا بکرێتەوە وانە بەڵام نازانم نوکەژی مامۆستا لە ناوبەرە هەرێمە کوردستانێ و ئامەدێدا لە سەدی پەنجێن هەناردێن ئیخراجێ ئامەد ji بۆ هەرێما کوردستانیە بەڵێ نوکەژ ڕێک وایە تۆ aynen daha fazla hatta. بەڵێ ڕاستە Aynen doğrudur. Bêguman her tenya Diyarbakır na. Sadece Diyarbakır olarak da ele almayalım. Katek seyri Bakurî Kurdistan Kürdistan bölgesine baktığınız zaman Şırnak, Mardin, Diyarbakır, Batman Van. Batman, Van'a kadar olan bölgenin Henarda ew navçeye bu Irak nizîkey 3 milyar dolara. İhracatı 3 milyar dolara yakındır. Ca nizîkey 90 sadiye henardaya ise %90'ına yakını bu herêmî Kurdistan'a. Kürdistan bölgesinde. Piraniye wan ne direkte. Wan tişta wan berhemet wanê û Amedê wan cihêndî ke te got deçine cihêndî paşî be rêyên dî deçine herêma Kurdistanê ne direkt diçin. بەشە هەرە گەورەکەی ئێرە باستەوە خۆ دەڕوات ama yeterli değil. بەڵام ئەمە بەس نییە. Yani şimdi ئێستا باس لە 10 milyar dolar دەکرێت. dolardan bahsediliyor. Doğru. بەڵام لە سەردەمی پرۆسیاشتیدا واتە ساڵانی 2013 تاوەکو 2015 ئەو ژمارەیە گەیشتە 15 بۆ 17 milyar dolar. Normalde لەبار یاساییدا پێویستە بازرگانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا بگاتە 25 تاوەکو 30 milyar dolar. gelmesi lazım. Çima paşî pêvajoyê aştî ev bazirganî kem bû. بەتایبەتی دوای گشتپرسی سربەخۆیی کە مافی کوردستان بوو بەداخەوە ناکۆکیەکی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دروست بوو. Kürdistan bölgesel hükümeti arasında bêguman kişûhewayî nêrênî siyasî karîgerî li ser bazirganîş durust dekat. Hava ticareti de etkiliyor. ئێمە لە تورکیادا بۆ ڕێکخستنەوەی ئەمە هەموو کارێک دەکەین. بۆیە بە وەزارەتی دەرەوە وەزارەتی بازرگانی دەڵێن بۆ ئەوەی بازرگانی پێشکەوێت پێویستە سیاسەتیش باش بەڕێوە بچێت چونکە لەبەر ئەم هۆیە بوو ژمارەکە دابەزی بۆ 7 milyar. 2 ساڵە دووبارە لە بەرزبوونەوەدایە. Son 2 yıldır yeniden لەگەڵ پەتای کۆرۆنایش کاریگەر بوو. pandemiyle birlikte
لە ساڵی 2021دا 10 ملیار دلار بازرگانیمان هەبووە. جەنابی سەرۆکی ژووری بازرگانی ئامەد پلانێک هەنە مەرزێن دیێن فەرمی دناوبەرە vêrê û Herêma Kurdistanê vekin wekî merzê serzêr hindek car dibêjin eger serzêr bibêt merzekî fermî bazirganî ev dem gelek asan berhemet we digihête Kurdistanê berhemet Herêma Kurdistanê jî dikarin asantir bişênin ji bo vêrê. Bizim 3 şey yapmamız lazım. Bir, sizin özellikle ئەو خاڵەیە ئێوە باسان کرد. پێویستە بازرگانی کورد لەگەڵ کورد بخەینە پێشینە. جا لێرەدا ئێمەش باوەڕ بەمە دەکەین و دەبێت هەرێمی کوردستانیش باوەڕی پێ بکات. ئەو کاڵا لە ئێمە دەکرێت. ئێمەش کاڵای ئەوێ دەهێنین و دەیکەینەوە بەرهێنان و لەوێ بەرهەم دەهێنین. دووەم ئێمە براین و نابێت ڤیزە لە نێوانماندا هەبێت. ئێمە ئەمە بە حکوومەتی تورکیا دەڵێن ئەو کاتەی ڤیزە نەما بازرگانی دەکەین و خەڵکیش بە مەبەستی سەردان بۆ نەخۆشی بەڕوو لە ناوچەکە دەکەن. خەڵکێک کە بۆ چارەسەر دێنە ئێرە هاوکات گەشتش دەکەن و ناوچەکە دەگەڕێن. هەروەها خەڵکی ڕۆژاوای تورکیایش دێنە دهۆک و سلێمانی و سەردانی شوێنە مێژوویەکان دەکەن. سێم پێویستە چارەسەری کێشەی دەرەوازەی سنووری بکەین. خاڵی سنووری بە هەردوو لا دەکرێتەوە تەنیا بە هەوڵ یەکلا نابێت. دەبێت تورکیا دەرگاکانی بکاتەوە و پەیوەندیەکانی تۆکمەتر بکات. هاوکات دەبێت کوردستانیش ئەو دەواازە سنووریەی کراوەتەوە بە دهۆک و سلێمانی و زاخۆوە بیبەستێتەوە. واتە ئەگەر هەردوو لا ژێرخان بەهێز بکەن ئەو کاتە ئێمە تەنیا بە خابوور ئیبراهیم خەلیل نابەسرینەوە. سێ دەواازەی دیکە دەکرێنەوە. هەرێمی کوردستان لەگەڵ ئێران 7 بۆ 8 دەواازەی سنووری هەیە. ئیدی لە هەموو شوێنێکەوە بازرگانی هەیە. لە کاتێکدا ئێران ڕکابەری ئێمەیە و بۆ ئەوەی ئێمەش بگەینەوە بازاڕە دەبێت بە زووترین کات ئەو دەواازانە بکەینەوە. ئێمە بەردەوام ئەمە بە حکوومەتی تورکیا دەڵێن. بەڵام لێرەدا ئەوە گرنگە حکوومەتی کوردستان و حکوومەتی تورکیا بگەنە ئەو ڕێککەوتنانەی بازرگانی بە پێشینە دەبینن. هەڵگرتنی ڤیزە و ڕێکخستنی کاروباری دەواازەکان و دەستپێکردنی گەشتە ئاسمانیەکان با ئیدی هیچ کەسێک نەیەت بە ئۆتۆمبیل و پاس 8 کاژێر یان 10 کاژێر ڕێگە ببڕێت. هەولێر بۆ دیاربەکر بە فڕۆکە 40 خولەکە. ئیدی پێویستە گەشتەکان بەم شێوەیە بن. با لە دیاربەکرەوە بۆ هەولێر و لە هەولێرەوە بۆ دیاربەکرد گەشت هەبێت. بەرسەوێ من چ بوو ئەف مەرزێن دیە فەرمی بناوێ مەرزێن سەرزێرە لە جەم چیایە سەرزێرە دێ زوو vەکەن پێویستە هەردوو دەرگا بکرێنەوە. بەڵام ئەگەر تەنیا دەرگا بکەنەوە بەس نییە. هەر لەگەڵ کرانەوەی پێویستە بە یەکەوە بەستنێکی باش بۆ هەکاری شرناخوان بکرێت. ئەمە بۆ ئەملایە هەمان بابەت بۆ کوردستانیش پێویستە. کاتێک کوردستانیش دەواازەکەی کردەوە پێویستە ڕاستەوخۆ ئەو ڕێگەیە ببەستێتەوە. پێویستە لە ماوەیەکی کووردا ڕێگەکەی بگەێنرێتە زاخۆ و دهۆک. ئێستا ئەگەر لایانی تورکیا و لایانی کوردستان ڕێگە دروست نەکەن کردنەوەی دەرگا هیچ سوودێکی نابێت. خەڵک ناتوانێت تا چۆ بکات و شتومەک بگوازێتەوە. کاکە محەممەد دزانم تا ئیرۆ سەفەر دەکەی لەبەر خاتری من و ڕووداوێ هاتیە ناو پرۆگرامێ دەخوازم دوماهیەدا دەخوازی چ بێژیە خەڵکێن مێ لە هەرێما کوردستانێ بازرگانێتمە دەوڵەمەندێتمە وان کەسێک کە دەخوازن دگەل ئامادێ دگەل وانێ دگەل هەر جهێکی دگەل مێردینێ دگەل هەر جهێکی بازرگانیە چێ بکەن فەرمو ئەvە کامێرایەتەیە. İki başlık söyleyeceğim. Birincisi دوو سەردێڕ باس دەکەم. یەکێکیان بۆ ئەو بازرگانەیە کە لە کوردستان دەژین. دەڵێم لە بابەتی بەرهەمێناندا ئێمە لە ناوچەکەدا بۆ یەکدی بەسین. واتە ئەو کەرەستە خاوەی لە کوردستان هەیە دەکرێت بگۆڕێت بۆ ئەو کەرەستەیەی
کە ئامادەیە بۆ فرۆشتن جا ئەو کات دەتوانرێت بفرۆشرێتە تورکیا هەروە دەکرێت لە ڕێی تورکیاوە بفرۆشرێتە جیهان تورکیای ژێرخانی بۆ ئەمە گونجاوە بەڵام سەرەتا پێویستە لەوێ بکرێت سێر بکەن لە هەناردەی کوردستان بۆ تورکیادا دووشت هەیە واتە هەرێمی کوردستان تەنیا دووشت دەفرۆشێتە تورکیا یەکەمیان نەوت و بەرەمەکانی نەوت دووەمیان ئەو کاڵە ئەلکترۆنیانەی کە لە دووبەیەوە هاوردەیان دەکات دەبێت کوردستان ئەمە بگۆڕێت چونکە لەوێ کەرەستەی خاو و بەرهەمی خۆراک زۆر دەکرێت بیگۆڕن بۆ بەرهەم و بیفرۆشن ئەمە یەکەم سەردێڕی دووەمم بۆ حکوومەتەوە بە تایبەتیش سەرۆک وەزیران مەسرور بە هەموو شێوەیەک پێویستە گرنگی بە بازرگانی لەگەڵ ناوچەکە بدات پێویستە بە زووترین کات لە فڕۆکەخانەی هەولێرەوە مۆڵەتی تایبەت بدرێت و گەشتە ئاسمانیەکانی دیاربەکر هەولێر دەست پێ بکەن ئەگەر مۆڵەتێکی وها بدرێت هێڵی ئاسمانی تورکی و سان ئەکسپرێس ئامادەن بۆ ئەوەی گەشتە ئاسمانیەکان بۆ هەولێر دەست پێ بکەن ئەگەر ئەو گەشتانە دەست پێ بکەن بازرگان کاری خۆی دەزانێت و وەبەرهێنەرانی زۆر دێنە ناوچەکە هاوکات وەبەرهێنەری کوردیش دەستەکات بە فرۆشتی کاڵەکانی بە جیهانی دەرەوە من دەمەوێت ئەم دوو خاڵە بە خەڵکو و حکوومەتی ئەوێ بڵێم دەستخۆش لە کۆتاییدا یا شێخ چییە فەرمووی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دوو پەیامم هەیە پەیامێکانەوەیەکەوە بڕاستی داواکەم لە هاوردەکارانی خۆمان کە کاری هاورداکەن بە زۆری لەگەڵ شارەکانی دەوروبەری وڵاتی تورکیا و ئێران لەگەڵ شارە کوردستانەکان بیکەن و بە زووترین کات کاڵەکانەگا و زۆرترین کارخانەی استراتیجی هەیە و دووەم پەیامیشم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوەیەکەوە بتوانێت هاوکاری تەواو بێت لەگەڵ ئەو کارخانانەی کە ئێستا بوونیان هەیە و ئەوانی کە ئەنەوێت دای مەزرێنن وەکو وڵاتان بتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەموو ئاسانکاریەکیان بۆ بکە و دەستی ئێوەش خۆش بێت چاوەکانە ماچەکەم وە سوودیش ببینە لەو هەموو کار ئاسانیە کە حکوومەتی تورکیا بۆ بازرگانەکە بەڵام بازرگانەکانی ئێمەش بە تەنیا زوو چۆکدانەدەن ئەزانم کەم و کورتی و کەماسی زۆر هەیە من خۆم لەبان ناکەم و بەرگری لە خراپی ناکەم تۆ من دەناسیڕاستانی بەڵام مەبەستمەوە خەبات بکەن نابێت دەست بەربەن بە تەنیا ئەگەر بۆ هەموو دنیا بۆ بازرگانی هەموو دنیا بازرگانی بەس بۆ پارە بێ بۆ کوردستان بۆ پارە و نەتەوەشە وانە فەرمو دەست خۆش بێ بەڕاستی ئەوەی کە باست کرد ئەوەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتان بتوانێت ئاسانکاری تەواو بکە وەکو ئەوەی کەوا ئەم بەرنامە شتر لێ هەڵهێنجا ئەمە زۆر باشە ئەمە بۆ زۆر باشە بڵێ ئەمە زۆر باشە بەڕاستی من لە ئێستاوە ئەمەوەیەکەوە بتواندرێ هەرێمی کوردستان لە مەرحەلەی ینی مەرحەلەی بەکاربەرەوە بێ بە بەرحەلەیەکی بەرهەمێنەر و باشتریش لەگەڵ کاکە محەممەد زیارەتە سلێمانی گittimde kendisini ziyaret edeceğim. زۆر سپاسێکەمەڵە دێ بۆلام منی ژەیبم بۆ سەرگەڵ و منتیقەیەکی زۆر خۆشە ڕێکوپێک بوویکەوە ناوچەی سەرگەڵ و کە ناوچەی شاخاوی بۆ ناوچەی پیشە سازیش باش ئەی بۆ هەموو ناوچە پیشە سازیەکان بەڵام بۆ سەردانیش ناوچەی سەرگەڵومان زۆر خۆش زۆر خۆشە هەموو شوێنێک خۆشە دەمایەدا جەنابێتە چ دەفەرمووی ji بۆ خەڵکە هەرێما کوردستانê ئەگەر پەیڤێکی تێ هەیە ژی بۆ حکوومەتە هەرێمی کوردستان و وەزارەتێن بازرگانیژی حتا کار ئاسانی ji بۆ کارێوە ئاسانتر بکەن ji بۆ vekirina kargehê xwe nûke wextê tê ye fermû em dixwazin ji virûwa em daha li ser bazirganiyê hem li Kurdistanê civîng çê bikin em her wê derê civîng çê bikin ew werin vê dera civîng çê bikin heta em dixwazin serok wezîr Mensûr em dixwazin wer Amedê jî ziyaret bikin yan dixwazin wew ji wer li vê dera bi ser bazirganiyê li vê dera civîngkî çê bikin لەسەر ئاسن حکوومەتێ ئەنقەرەی ئەگەر جەنابێ سەرۆک وەزیر داوەت بکەن ممکنە ئەv ڕەفز نەکات یعنی وەسانینە هەر بوەڕێ ئەم دخوازی ji bo tiyarê jî gava dinê kek heme jî got em dixwazin ew sorina jî bîran ince hal bibin gava tiyaret çê bise evê ticaretî bazirganî daha zêde bibin û ji vira jî ez ji Kurdistana Başûr û Rojava û Rojelat ra re jî
ایک رودار تیویجی گدار دکه گشاراجی صلاف و حرمت خود پیشکش دکم گلک سپاس دکم سپاسیاتە دکەم مامۆستای هێژا بەڕێز کاک سەردار فەرموچە دەبێژیە خەڵک دەزانی کورد یەک جوان میلەتایە کە گەلک ئاڵتون حەج دکەن نا gelek zer hez dikin keko زێر حەز دەکەن چ دەبێژیەوان daxwaziya min ew e kek biraya Aziz Şêx Mustafa ra informasyona me informasyona ku Aliya Boriyê da pêşvev bin em tekildariya xwe da pêşvev bin hem Herêma Kurdistanê hem Herêma me ya Amedê em bi xurtanî bigên hevdû bazirganiya xwe pêşvev bin ji bo wî kasî ji kek biraya Aziz Şêx daxwaziya me ew e Şêx Mustafa ki زیادتر وره آمده ام جی زیادتر ورن سلیمانیه حولره بوای ام پیشوف کردن ابوری آف پیشوف چاومان هر کاتکاتن بو سلیمانی منیش لخدمتتان بم سپاس بو میوانداریەکەتان سپاس بۆ کاک محەممەد خانی سەرڕایەوەی کە ئەمڕۆ زۆر کەم دەرفەتی هەبوو بەڵام کاتی خۆی بە ئێمە بەخشی سپاس بۆ جەنابی مامۆستا سپاس بۆ کاک سەردار و سپاسێکی گەرم و گوڕم تایبەتم بۆ شێخ کە لە دڵسۆزی خۆی لێەوە هاتە ئامەد بۆ بەرنمەکە بۆ گەاندنی پامەکانیان جارێکی تر گەلک مەمنون ji بۆ هاتناوە gelek spas sağ bin بینەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان دووبارە بەخێر بن